بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنگی. ناوی کتێب چی بۆچی چۆن. بەرجی 2. نووسینی ئاسلی کاپڵان. وەرگێڕانی دەستەی وەرگێڕانی دەستگای چاپ و پەخشیکانی عیرفان. چاپی یەکەم ئازار 2016. لە بەڕێبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارەی سپاردنی 174 ساڵی 2014 پێدراوە. تیراژ 3000 دانە. کۆی لاپەڕە 102. خوێندنەوەی توبا هەولێری. کارە دەنجیەکان هاوکار محەممەد حەسەن. دۆشاو چییە؟ لاپەڕە 1. دۆشاو بریتێ لە شەربەتێکی خەستی میوە کە بە کوڵاندن خەز دەکرێتەوە و بە هەوێنکردن ڕێگری دەکرێت لە ترشانی. بە شێوەیەکی گشتی لە ترێ بەرهەم دەهێنرێت. میوەی ئاودار کە ئاوەکەیان دەردەهێنرێت بۆ دروستکردنی دۆشاو دەخرێتە ناو دەفری کوندارەوە. ئەم دەفرانش دەخرینە ژێر پەستانەوە و بەم شێوەیە ئاوی میوەکە دەردەهێنرێت. دوای جیاکردنەوەی خەڵتەکەی دەخرێتە سەر ئاگرێکی گەشت بۆ ئەوەی کەمێک خەس ببێتەوە. جۆرە گڵێک دەکرێتە ناوی کە پێی دەڵێن گڵی دۆشاو. بەم شێوەیە دۆشاوەکە ئامادە دەبێت بۆ بەکارهێنان کە شەربەتێکی میوەی تامخۆش و خەستە و بڕێکی زۆر شەکری تێدایە. ئایا دۆشاو گەنجینەی ئاسنە؟ لاپەڕە 2. لە کاتی کەمبوونەوەی مادەکانزاییەکانی جەستەمان جۆرەها ناڕێکی لە ناو لەشماندا دێتە پێش و دەردەکەوێت. لە گرنگترینیان کەمی کانزای ئاسنە کە کانزایەکی گرنگە و لە پێکهاتەی هیمۆگلۆبینی ناوخوێندا ڕۆڵێکی بەرچاو دەگرێت. ئاسنی جووتبارگە پێویستە بۆ دروستکردنی هیمۆگلۆبین کە گەردێکە ئەرکی گواستنەوەی ئۆکسجینە لە ناوخوێندا. جگەلەوە وەک فاکتەرێکی ڕێکخەری گرنگ ئیش دەکات لە مۆخی ئێسکدا. لەبەر ئەوەی خانەکانی بەرگری لەش لە ناو مۆخی ئێسکدا دروست دەبن. هەر جۆرە کەم و کورتێک لە مۆخدا هەبێت ئەوە لەشمان لە بەرامبەر نەخۆشیەکاندا لاواز و بێبەرگری دەمێنێتەوە. ئاسنی سێبارگە کە وەک حەب وەردەگیرێت بۆ ئەوەی لە ناو لەشماندا بگۆڕدرێت بە ئاسنی جووتبارگە پێویستە لە ناو لەشماندا پرۆسەیەکی تری جودا ڕووبدات. لە هەندێک حاڵەتدا وەک کەمی ڤیتامین C ئەم پرۆسەی گۆڕانکاریە بەسەر ئاسنی ناو لەشماندا ڕوونادات. ئاسنی ناو دۆشاو پێکاتوە لە ئاسنی جووتبارگە کە لە ناو لەشی مرۆڤدا بە ئاسانی بەکاردەهێنرێت. ئەگەر خواردنی ڕۆژانەی مرۆڤ تەنها لە دۆشاو پێکات بێت ئەوە 35 پێویستی ڕۆژانەی ئاسن دابین دەکات. شەکەتبوونی ماسوولکە چییە؟ لاپەڕە 4. شەکەتبوونی ماسوولکە بەو بێهێزیە دەوترێت کە لە دوای فشار خستنە سەر ماسوولکەکان یان بەکارهێنانیان بۆ ماوەیەکی زۆر هەستی پێ دەکرێت. پێکەوە لەگەڵ جۆرێک ئازار کە لە قوڵایی ماسوولکەکەوە دێت بە جۆرێکی تر ئەتوانین بڵێن کە شەکەتبوون بریتێ لە ناهاوسەنگیەکی کاتی لە نێوان توانای ماسوولکەکان لە دەستخستنی وزە و بڕی ئەو وزەی کە پێویستە بۆ ئەنجامدانی کارێک. کاتێک بڕی وزەی پێویست زۆرترە لە وزەی کە دابین کراوە هەستی ماندوێتی وا دەکات ئەو کارەی لەلایەن خانەکانی ماسوولکەوە ئەنجام دەدرێت کەم ببێتەوە. بەم شێوەیەش خانەکان لە هەر جۆرە زیانێک پارێزراو دەبن لەبەر ئەوەی ئەو میکانیزمانەی کە پێویستن بۆ هێشتنەوەی خانەکان بە زیندویەتی پێویستیان بە وزە هەیە. شەکەتبوون میکانیزمێکی زۆر سوودبەخشە بۆ پاراستنی خانەکان کە لەلایەن ئافرێنەرێکی ژیر و بە بەزەیەوە جێگیر کراوە. ئەگەر ئەم تایبەتمەندیە بەم شێوەیە جێگیر نەکرایە ئەوە وازمان لە کارکردن نەدەهێنا و فشارمان لە ماسوولکەکانمان دەکرد تا ئەو کاتەی بە تەواوی خانەکانیان دەمردن. کاتێک ئەو ماسوولکانەی کە فشاریان دەخرێتە سەر تووشی ماندوێتی و شەکەتبوون دەبن چاڵاکیەکانی ناو ماسوولکەکە بە تەواوی نامێنن یان کەم دەبنەوە. بەم جۆرە ماسوولکە و ژێ و بەستەر و ئێسکەکان لە توشبوون بە هەر زیانێک پارێزراو دەبن و بەرگریان لێ دەکرێت. ئەگەر هەستی ماندووبوون نەبووایە ئەوە لەبەر ئەوەی کە نازانین چ جۆرە چاڵاکیەکی ماسوولکەکان زیان بە سیستەمی ئێسکە پەیکەر دەگەیەنێت زوو تووشی کۆمەڵە کێشە دەبووینەوە وەک پچڕان لە ڕیشاڵی ماسوولکە و بەستەرەکان و خوێنبەربوون لە ناو ماسوولکەکانماندا. گەر جومگەکانمان نەبووایە چی ڕووی دەدا؟ لاپەڕە 6. لە ناو لەشی مرۆڤدا 306 جومگە هەن. نزیکەی 270 جومگەیان جوڵاو و نیمچە جوڵاون و ئەوەی دیکە دەمێنێتەوە نەجوڵاون و پێکەوەن. ئەگەر جومگەکانمان نەبوونایە ئەوە ئێسکە پەیکەرێکی جێگیر لە ژیانماندا هیچ سوودێکی نەدەبوو بە جۆرێک کە توانای خواردنەوەی ئاویشمان نەدەبوو. ئەوە بەهۆی جومگەکانمانەوەیە کە دەتوانین جۆرەها کار ئەنجام بدەین و بڕۆین بەڕێگادا. ئافرێنەری مەزن ئێسکە پەیکەر و ماسوولکەکانمانی بەو پەڕی داناییەوە دروست کردووە کە بە سوود و گونجاو بێت بۆ کارەکانی ڕۆژانەمان. جومگەکانمان تاوەکو گۆشەیەکی دیاریکراو بەخۆیان دەتوانن جوڵە بکەن تاوەکو ماسوولکەکە و ئێسکەکانی لەشمان بە هەماهەنگی و بە ئاسانی ئەرکی خۆیان جێبەجێ بکەن.
ئەگەر سەرنج بدەینە جونگەکانمان یارمەتیدەری سەرەکیمان لە ئەنجامدانی ئەو کار و پیشانەی کە لە ژیانی ڕۆژانەماندا ئەنجامیان دەدەین. بۆ نمونە کاتێک کە چاکەتەکەمان لەبەر دەکەین تەنها توانای ئەوەمان هەیە کە قۆڵ و باڵەکانمان چل پلە لە شانەکانمان ببەینە دواوە. کاتێک بمانەوێت میوە لە درەختێک بکەینەوە تەنها توانای ئەوەمان هەیە کە قۆڵ و باڵەکانمان 170 پلە بەرز بکەینەوە. دەستوانین قۆڵمان 180 پلە بەرز بکەینەوە بۆ تەنیشت سەرمان. ئەگەر ئەم سنوورداریە لە جوڵەی جونگەکانماندا نەبوایە ئەوە شانەکانمان ناو بەناو لە جێگەی خۆیان دەردەچوون. هەروەها ئەگەر هاریکاری بەهێزی شانەکانمان نەبوایە ئەوانەمان دەتوانی بەردێکی قورس هەڵبگرین و سەرمان بشۆین و لە شولار و پشتمان پاک بکەینەوە و بە ئاسانی جلوبەرگ بپۆشین. بۆچی بەفری سەرچیا بەرزەکان بە هاوینان ناتوێنەوە؟ لاپەڕە 8. کاتێک دەچینە سەر بەرزایی چیاکان بۆ هەر 180 مەترێک پلەی گەرمی 1 پلەی سەدیدا دەبەزێت. بە هەمان شێوە تاوەکو بەرزی زیاد بکات ڕێژە و بڕی بەفربارین زیاد دەکات. هەرچی بەفری سەرلووتکەی چیابەرزەکانیشە بە هاوین و زستان ناتوێتەوە، چونکە تەنانەت لە وەرزی هاوینیشدا لە بەشە بەرزەکانی سەرچیاکان شەوانە پلەی گەرمی بۆ ژێر 0 پلەی سەدیدا دەبەزێت. سەرەڕای بەرزبوونەوەی پلەی گەرمی لە ڕۆژدا شەوانە ئەو بەفرانەی کە وردە وردە خەریکن بتوێنەوە دووبارە دەیبەستنەوە بەهۆی نزمبوونەوەی پلەی گەرمی. لە هەندێک وڵاتدا لە 2700 مەتر بەرەو ژوور بەفری چیاکان هیچ ناتوێتەوە. لە ناو شیری دایکدا چی هەیە؟ لاپەڕە 9. شیری دایک کە بە شلەیەکی ئەندامیدا دەندرێت ئەو ماددە خۆراکیانەی تێدایە کە بۆ گەشەکردنی منداڵ پێویستن، بە تایبەتی ماددەی بەرگری لە نەخۆشی و ماددەی بەهێزکردنی کۆئەندامی بەرگری. ئەو ترشە چەوریە سەرەکیانەی کە بۆ گەشەسەندنی کۆئەندامی دەمار و مێشک پێویستن و لە شیری دایکدا هەن، 8 هێندەی بڕەکەیانە لە شیری مانگادا. ڕێژەی مژینی ماددە کانزاییەکانی وەک ئاسن و زینک لە ڕیخۆڵەکاندا کە دوو مادەی پێویستن بۆ گەورەبوون و گەشەسەندنی کۆرپەلا لە شیری دایک زیاترە وەک لە شیری مانگا و شیری قوت و بڕی ئەو کۆلسترۆڵەی کە لە شیری دایکدا هەیە لە مانگەکانی سەرەتای تەمەنی کۆرپەدا زۆر گرنگە بۆ چاڵاکردنی سیستەمی ئەنزایمەکان و ڕێگریکردن لە ڕقبوونی خوێنبەرەکان لە ساڵەکانی دواتری تەمەنی کۆرپەکەدا. ئەو شیری دایکەی کە وەک ژیان پێویستە بۆ کۆرپە تەنها بە گۆشکردنی کۆرپەوە ناوەستێتەوە، بەڵکو پەیوەندیەکی تونند و تۆڵ دروست دەکات لە نێوان دایک و کۆرپەدا. ماندوویەتی دوای گەشتکردن بە فڕۆکە چییە؟ لاپەڕەتدا کاتژمێرێکی زیندەی لە ناولەشماندا هەیە کە کار و کردەوەکانی جەستەمان ڕێک دەخات. ئەم کاتژمێرەی کە بەپێی کاتە جیاوازەکان کارەکانی خۆی ڕادەپەڕێنێت با تیشک و گەرمی کە دوو فاکتەری دەرەکین کاریگەری لەسەر دروست دەبێت. بابیر لەوە بکەینەوە کە کاتێک لە هەولێرەوە بەرەو نیویۆرک دەفڕین، لەم حاڵەدا کاتژمێرەکەی جەستەمان بەپێی کاتی هەولێر مامەڵە لەگەڵ کاتدا دەکات. بۆ نمونە گەر کاتژمێر 2 پاژنیوەڕۆ لە هەولێر سەرکەوتوو بین، دوای گەشتێکی دە کاتژمێری کە دەگەینە نیویۆرک کات بەپێی کاتژمێری ناوجەستەمان 12 شەوە، بەڵام بەپێی کاتی نیویۆرک کاتژمێر 3 پاژنیوەڕۆیە. کاتژمێری ناوجەستەمان بەپێی کاتی ئەو شوێنەی کە تیایدان 7 کاتژمێر لە پێشەوەیە. برسیمان دەبێت دوای ماوەیەکیش خەویش زۆرمان بۆ دەهێنێت، بەڵام بەپێی کاتی ئەو شارەی تیایداین 7 بۆ 8 کاتژمێری ماوە بۆ نووستن. بەم دیاردەیە دەڵێن ماندوویەتی دوای گەشتکردن. لەم بارودۆخەدا ئەو کەسێک کە بە فڕۆکە گەشتی کردووە دوای فڕینەکەی هەست بە ماندوویەتیەکی زۆر دەکات، بە تایبەتی لە کاتی خوێندنەوە و بەکارهێنانی ئۆتۆمبیل و چوونە سەرکار هەست بە کەمی وزە دەکات. بەکتریای سوودبەخش واتای چییە؟ لاپەڕە 11. بەکتریا سوودبەخشەکان لە ناولەشدا وەک سەربازی ئەرکدار ئیشی خۆیان دەکەن. ئەو بەکتریایانەی کە لەسەر پێست و ناودەم و قوڕگ و ڕیخۆڵەکان و چاودا بەبەردەوامی هەن و لە بارودۆخی ئاساییدا نابنە هۆی نەخۆشی، ئەم بەکتریایانەی کە وەک میوانێک لە ناو لاشەماندا جێگیر بوون لە پێناو ئێمەدا ئیش دەکەن و ناهێڵن ئەو بەکتریایانەی زیان بەخشن لە ناو ئەندامەکانی لەشماندا گەشە بکەن. دەرمانی دژە بەکتریا هەروەک چۆن بەکتریا زیان بەخشەکان دەکوژێت، بەکتریا سوودبەخشەکانیش دەکوژێت. ئەمەش هۆکاری ئەو زیانەیە کە لە بەکارهێنانی هەڕەمەکی دەرماندا تووشمان دەبێت. ئایا دەکرێت سیدی خەتخەتکرا و چاک بکرێتەوە؟ لاپەڕە 13. زۆربەی خەتەکانی سەر سیدی لەسەر ئەو بەرگە پارێزەرە دێتەکایەوە کە لە ماددەی جەلاتین دروست کراوە و بۆ پاراستنی ڕووی دیسکەکە لە کڕاندن دانراوە. کاتێک ئەم چینە پیس دەبێت یان سوختی تێدەکرێت، ڕێگە بەو تیشکی لەیزەرە دەگۆڕێت کە سیدیەکە دەخوێنێتەوە و دەیخاتە هەڵەوە.
ئەو بەشەی سیدیەکە کە شوختی تێبووە دەبێت بە سمارتەیەکی نمرەهرە باریک و نەرم سمارتە بکرێت و دواتر مادەیەکی کیمیایی بەسەردا بکرێت و مادەی جەلاتینی لێ دروست بکرێت. بەڵام ئەگەر چینی سەرەکی سیدیەکە خراپ ببوو ئەوە سیدیەکەمان تاک نابێتەوە. بۆچی هەندێک قەڵەم ڕەساس تۆختر و تێرتر دەنووسن؟ لاپەڕا 14 لە نووکی قەڵەم ڕەساسدا دوو مادە هەن کە ئەویش گرافیت و گڵن. گرافیت لە کارگەکان و لەو ئامێرانەدا هەیە کە لە پلەیەکی گەرمی بەرزدا کار دەکەن و وەک مادەیەکی چەورکە ڕۆڵ دەبینێت و مادەیەکی ڕەنگتێری نەرمە. بەڵام گڵ لە چاو خەڵوزدا ڕەقترە و پتەوترە و خاوەنی ڕەنگێکی ڕوونترە. ئەو قەڵەم ڕەساسانەی کە ڕێژەی گرافیت تیایاندا زیاترە نەرمترن و تۆختر و تێرتر دەنووسن، بەڵام ئەوانەی کە گڵیان تیادا زیاترە ڕەقترن و کاڵتر دەنووسن. بۆچی هەنگەکان شانەی هەنگوین لەسەر شێوەی شەشپاڵ و دروست دەکەن؟ لاپەڕا 15 هەنگەکان هەروەک ئەوەی بە ئیلهام بۆیان هاتبێت شانەی هەنگوینەکەیان لەسەر شێوەی شەشپاڵ و دروست دەکەن. شەشپاڵوەکان بەهۆی ئەوەی کە کەمترین کەرەستەیان دەوێت و زۆرترین هەنگوینیش دەگرن بە سوودبەخشترین شێوە دادەنرێن. هەروەها شانەی هەنگ لەسەر شێوەی شەشپاڵ و خۆراگریەکەی لە لووتکەدایە. ئەگەر شانەکان هەر شێوەیەکی تر یان پێنجپاڵوو بووە ئەوە ناوە لە نێوان خانەکاندا بۆشایی دروست دەبوو. ئەگەر لەسەر شێوەی سێگۆشە و چوارگۆشەش بوونایە ئەوە بۆشایی بەجێ نەدەما، بەڵام ئەم شێوانە کەرەستەی زیاتریان دەویست بۆ دروستکردن. باڵندەی قەترەس چۆن دەتوانێت بۆ ماوەیەکی دوور و درێژ بەبێ جوڵاندنی باڵەکانی بفڕێت؟ لاپەڕا 16 باڵندەی قەترەس کە زۆرینەی ژیانی لەسەر ئۆقیانوس و زەریاکان بەسەر دەبات هیچ کاتێک دانابەزێتە سەر وشکانی. بۆ ماوەیەکی دوور و درێژ دەتوان بە بێوەستان بفڕن. ئەم باڵدارە گەورە ئاویە بۆ فڕین و مانەوە لە هەوادا تەنها پێویستی بەکردنەوەی باڵەکانی هەیە بە تەواوەتی بەرامبەر بە ئاراستەی ڕەشەبە. بەم شێوەیە بەبێ ئەوەی باڵەکانیان بجوڵێنن دەتوانن ماوەیەکی دوور و درێژ بفڕن. بۆ ئەوەی لە هەوادا ڕێرەوی خۆی بگرێتە بەر سوود لە هەوای گەرمی سەر دەریاکان و ڕەشە باوەڕ دەگرێت، لە کەشێکەوە بۆ کەشێکی تر دەڕوات و چەندەها کیلۆمەتر دەبڕێت. باڵەکانی لە دۆخێکی کراوەدا لە ناو ڕەشەبادا بە شێوەی پیتی زێتی ئینگلیزی جارێک بۆ سەرەوە و جارێک بۆ خوارەوە ڕادەوەشێنێت بۆ ئەوەی باڵدارێک بتوانێت بە شێوەیەکی جێگیر دوو باڵی گەورە بە کراوەی ڕابگرێت کە هەر یەکەیان 3.5 مەتر دەبێت. پێویستی بە هێزێکی زۆر گەورەیە. بەڵام ئەم کارە بۆ قەترەسەکان هیچ قورس نییە، چونکە ئافرێنەری بەتوانە لە ئێسکی باڵەکانی ئەم جۆرە باڵدارە جۆرێک لە سیستەمی کلیلی داناوە کە بۆ ڕاگرتنی باڵەکانیان بە کراوەی یاریدەدەریان دەبێت. لە سایەی ئەمەوە بەبێ ئەوەی هیچ هێزی ماسوولکە بخەنەگەر دەتوانن بە ئاسانی و بە وزەیەکی زۆر کەم و بەبێ وچان و ماندووبوون بفڕن. ئاژەڵەکان کە نەخۆش دەکەون چی دەکەن؟ لاپەڕا 17 چەندین نمونەی ئاژەڵ هەن کە خۆیان چارەسەری نەخۆشی خۆیان دەکەن لەژێر ڕێنمونی ئافرێنەری مەزنیان. هەندێک لەوانش بریتین لە مانەی خوارەوە. شێرەکان کاتێک کە بریندار دەبن هەندێک ئاو و خۆڵ دەکەنە ناودەمیان و دەیجون و دواتر دەیکەنە دەرەوە بۆ سەرزەویەکە و ئەم تێکەڵەیە لە سەرزەویەکە هەندێک دەشێلن و لە برینەکەی دەدەن. قڕ سەرڕای مژینی ماددە ژەهراویەکانی ناوبرینەکە ئەو مادانەش ڕادەکێشێت بەرەو برینەکە کە بۆ چارەسەربوون و ساڕێژبوونی برینەکە پێویستن. ئاژەڵە شیردەرەکانیش لە کاتی برینداربوونیاندا برینەکە دەلێسنەوە. لە سایەی ئەمەشەوە هەم برینەکە بە پاکی ڕادەگرن هەم دەبێتە هۆی دوورخستنەوەی مێش و مەگەز و مێر و لابرینەکە. کاتێک پڵنگێک دەمی نەگات بە جێگەی برینەکە تف دەکاتە سەر یەکێک لە چنگەکانی پێشەوەی و دەیدات لە برینەکەی. تووتی پەلکە زێڕینەی کاتێک کە دەمی ناگاتە برینەکە بە یارمەتی هاوسەرەکەی تفەکەی دەدات لە برینەکەی بۆ ئەوەی چاک ببێتەوە. ئاسکی برینداریش لەسەر زەوی قەوزاوی ڕادەکشێت چونکە لە ناو قەوزەدا بۆ ساڕێژبوونی برینەکەی مادەیەکی سوودبەخش هەیە. ورچەکانیش قاتیان دەخەنە ناو کوورەی هەنگەوە و سوود لە تایبەتمەندیە باشەکانی هەنگوین وەردەگرن کە ڕۆڵ دەبینێت لە چارەسەرکردندا. هەنگەکانیش بە هەنگوین و مادەیەکی بەرگری کە لەشیان دروستی دەکات شیفایان بۆ دێت. گیانداری قوندوزیش بە یارمەتی دەردراوێکی وەکو جەلی کە لە لاشەیان دەری دەدات چارەسەر وەردەگرن. پشیلە و سەگەکانیش کاتێک کە نەخۆش دەکەون بۆ ئەوەی بڕشێنەوە تیمەن و گورگەکانیش پڕوشەگیای وشک دەخۆن. هەروەها لە دوای پێوەدانی مار بینراوە گورگ گیایەک دەخوات کە بە گیای مار ناسراوە بۆ نەمانی کاریگەری ژەهری مارەکە. ئەو ئاژەڵانەی کە بە سڕبوونی زستانەدا تێدەپەڕن
چۆن خۆراکی پێویست وەردەگرن؟ لاپەڕە 19 زۆربەی ئاژەڵەکان پێش ئەوەی کەشوهەوا سارد بکات لە شوێنێکی گونجاودا خۆیان دەشارنەوە تاوەکو کەشوهەوا دیسان گەرم دەبێتەوە لە خەوێکی دوور و درێژدا نوقم دەبن و بەم خەوەش دەوترێت خەوی زستانە یان سڕبوونی زستانە. لە ماوەی سڕبوونی زستانەدا سیستەمی ناولەشی ئاژەڵەکان خاوبوونەوە و هێواشبوونەوەیەکی هێندە بەرچاو بەخۆیەوە دەبینێت کە کەمێک لە مردن گەڕاوەتەوە. پلەی گەرمی لەش خێرا وەک پلەی گەرمی دەوروبەری لێ دێت و نزم دەبێتەوە. لێدانەکانی دڵی و هەناسەدانەکانی زۆر خاو دەبنەوە و ئاژەڵەکە لە خەوێکی مردن ئاسادا نوقم دەبێت. ئەو ئاژەڵە شیردەرانەی کە بە سڕبوونی زستانەدا تێپەڕ دەبن زۆربیان لەو شوێنەی کە تیایدا خۆیان شاردۆتەوە چەند جارێکی کەم بەخەبەر دێن و ئەو خواردەمەنیانەی کە پێشتر هێناویانە و شاردویانەتەوە دەیخۆن. هەندێک ئاژەڵ پێش سڕبوونی زستانە و هاتنی وەرزی زستان بە ئیلهامێکی ئاسمانی هەست بە هاتنی وەرزەکە دەکەن بۆیە خواردنی زۆر دەخۆن تا قەڵەو ببن و بەم شێوێژ لە لەشیاندا بڕێکی زۆر لە چەوری هەڵدەگرن و کۆی دەکەنەوە وەک گەنجینەیەکی خۆراک. بە بەکارهێنانی ئەم چەوریە لە ماوەی سڕبوونی زستانەدا دەتوانن بەردەوامی بدەن بەو ئیشکردنەی لەشیان کە بە شێوەیەکی ئارام و لەسەرخۆ بەردەوامە. لەو ماوەیەدا خۆی لە خۆیدا لەبەر ئەوەی جوڵە ناکەن زۆر پێویستیان بەوزە نییە. سەرەڕای ئەمەش دوای تەوابوونی زستان و سڕبوونی زستانە ئەم چەوریە ئەمبار کرا و هەڵگیراوە لە جەستەیاندا تەواو دەبێت و لە خەو هەڵدەستنەوە. لاستیکی خەتکوژێنەوە چۆن نووسینەکان دەسڕێتەوە؟ لاپەڕە 21 کاتێک دەمانەوێت نووسراوێک بکوژێنینەوە ئەوە لە دەرەنجامی ئەو هێزی لێکخشاندنەی کە لە نێوان لاستیک و کاخەزەکەدا دروست دەبێت ڕیشاڵەکانی سەر کاخەزەکە لە یەکجیا دەبنەوە و دەیپچڕێن. ئیتر بەم شێوەیە ئەو کاربۆن و مەرەکەبەی کە نێوانی ڕیشاڵەکانی پڕ کردووە پاک دەبنەوە و دەتوانین دووبارە لەو شوێنەدا شت بنووسین. بەرەنگاربوونەوەی ڤایرۆسەکان بۆچی قورس و گرانە؟ لاپەڕە 22 ڤایرۆسەکان کە بە بچووکترین پێکاتە ناسراون سەیرترین تایبەتمەندیان ئەوەیە کە لە هەمان کاتدا دەتوانن وەک گیاندار و بێگیانیش خۆیان بنوێنن لە کاتێکدا کە لە دەرەوەی تایبەتمەندی گیانداریدا خۆیان دەنوێنن لە شێوەی کریستاڵدان. کاتێک ئەو ڤایرۆسەی کە لە پێکاتەی کریستاڵدایە دێتە ناو خانەیەکی زیندووەوە خاسیەتی گیاندارێتی خۆی نیشان دەدات. ڤایرۆسەکان چونکە خاوەنی هیچ ئەندامێک نین بۆ ئەوەی چاڵاکی زیندەیی بنوێنن پێویستیان بە گیاندارێکی دیکە هەیە. لاشەیان تەنها بریتیە لە جینێکی ڕووپۆشکراو بە بەرگێکی پرۆتینی. ئەم بەرگی پرۆتینە گرنگترین پارچەی ڤایرۆسەکەیە چونکە ڤایرۆس بەهۆی ئەم بەرگەوە دەتوانێت بێتە ناو خانەکانەوە. ئەو ڤایرۆسانەی کە لەسەر بەکتریا دەژین باشترین نمونەن بۆ تێگەیشتن لە چۆنیەتی چوونە ناوەوەی ڤایرۆس بۆ ناو خانەکان. ڤایرۆسەکە سەرەتا بە بەشێک کە پێی دەوترێت کلک خۆی بە بەکتریاکەوە دەنووسێنێت پاشان دیواری بەکتریاکە بە یارمەتی ئەو ئەنزیمانەی کە لە کۆتایی کلکیدا هەن کون دەکات. بەم شێوەیە زانیاریە بۆ ماوەی یەکانی ڤایرۆسەکە دەچێتە ناو بەکتریایەکەوە و وردە ڤایرۆسەکە دەست دەگرێت بەسەر سیستەمی بەڕێوەبردنی بەکتریاکەدا. دواتریش کە هەستی کرد پێویستی بە وزە هەیە دەست دەکات بە بەکارهێنانی وزەی بەکتریایەکە. بێگومان لەم کاتەدا بەردەوامە لە زیادکردنی زانیاریە بۆ ماوەی یەکانی. لە کاتی زیادبوونیشیاندا گۆڕانکاری زۆر بچووک لە زانیاریە بۆ ماوەی یەکانی لە ڕێگەی پرۆسەی بازدانی بۆ ماوەیەوە ڕوودەدات کەوا دەکات زانیاریە بۆ ماوەی نوێیەکان تا ڕادەیەک جیاواز بن لەگەڵ باوانیاندا کە ئەمەش وا دەکات ڕوبەڕووبوونەوەیان قرس بێت. بەم شێوێ ژمارەیان زیاد دەکات. لە کۆتاییدا ڤایرۆسەکان لە ناو بەکتریاکەدا ژمارەیان لە سنوور تێدەپەڕێت و بەکتریاکە پارچە پارچە دەکەن و سەربەست دەبن پاشان دەچن خانەی دیکە توش دەکەن. ڕووەکی چا حەز بە چ جۆرە خاکێک دەکات؟ لاپەڕە 24 ڕووەکی چا بە زۆری لەو ناوچانەدا گەشە دەکات کە گەرمەسێر و شێدار و باراناوین. هەروەها زیاتر حەز بەو جۆرە خاکانە دەکات کە بێکلسن و بڕێکی زۆر ترشیان تێدایە. ئەگەر بێت و خاکێک ئەم مەرجانەی تێدا بێت و لە ئاستی دەریاشەوە بەرز بێت ئەوە جۆری ئەو چایی تێدا بەرهەم دێت گەلێک باشتر دەبێت. ئەم ڕووەکە پێویستی بە بارانی بەردەوام و جێگیرە بۆ گەشەکردن بە تایبەتی لە قۆناغەکانی سەرەتای نشونمادا. لە بارترین کات بۆ ڕووەکی چا کە ئامادە بکرێت بۆ کارگا ئەو کاتەیە کە بەرزیەکەی نزیکەی 180 سانتیمەترە. گەر لێ بگەڕێن ئەم ڕووەکە لە گەشەکردن بەردەوام بێت ئەوە دەتوانێت 30 مەتر بەرز ببێتەوە. خۆ بنیادنانەوە چییە؟ لاپەڕە 25
خۆ بنیادنانەوە بۆ پرۆسەیە دەوترێت کە لە دوای ئەوەی بەشێکیان ئەندامێکی لەشی هەر گیاندارێک لێ دەبێتەوە یان زیانی بەردەکەوێت، جا هۆکارەکەی هەرچیەک بووبێت دووبارە بتوانێت دروست ببێتەوە. توانای گیاندارەکان بۆ سەرهەڵدانەوە بەپێی پێویستیەکانیان لە گیاندارێکەوە بۆ گیاندارێکی تر دەگۆڕێت. ئەو گیاندارانەی کە دژمنیان زۆرە و بەردەوام لە مەترسی برینداربوون و لە دەستدانی ئەندامەکانی لاشەیاندان، ئەم جۆرە وزە و چالاکییان زیاتر تێدا دیارە. وەک نمونەی ئەم بابەتە دەتوانین کرمی زەوی و مارمێلکە بهێنینەوە. کاتێک کلکیان لێ دەبێتەوە، دوای ماوەیەک دیسانەوە دروست دەبێتەوە. لەم جۆرە چالاکیە لە دەستەی ئەو زیندەوەرانەی کە توانای بەرگریکردنیان هەیە لە خۆیان، وەک مرۆڤ کە خاوەنی ژیری و هەستە، زۆر کەم و دەگمەنە. ئەو ئافرێنەرەی کە لە هەمووان شارەزاترە بە دروستکردنی گیانەوەران، بۆ هەر گیاندارێک بەپێی پێویستی خۆی توانای سەرهەڵدانەوەی پێبەخشیوە و بەم شێوەیە پارێزگاریان لێ دەکات. چۆن ڕەشکە بەکار بهێنین؟ لاپەڕاسی و هەشت. هۆکاری سەرەکی توشبوونمان بە نەخۆشی لاوازی سیستەمی بەرگریە. پێغەمبەری ئازیزمان لە فەرموودە شیرینەکانیدا فەرموویەتی: ئەم دەنگکۆڵە ڕەشە بێجگە لە مردن شیفای بۆ هەموو نەخۆشیەکان تێدایە. دەنگی ڕەشکە داپۆشراوە بۆ مادانەی کە بۆ پاراستن و بەهێزبوونی سیستەمی بەرگری لەشمان پێویستە. ڕەشکە بە شێوەیەکی بەربڵاو بە حەزێکی زۆرەوە لە هەویرەمەنیەکاندا بەکاردەهێنرێت. لەگەڵ ئەمانەشدا وا باشە ڕەشکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بخورێت، یان وەکو چا بکوڵێنرێت و ڕۆژانە 2 بۆ 3 پەرداخی لێ بخورێتەوە. دەتوانرێت هەندێک تۆوی ڕەشکە دابنرێت و ئاوی گەرمی بکرێت بەسەردا و ماوەی 3 بۆ 4 خولەک لێ بگەڕین و دوای پاڵاوتنی دەتوانین بیخۆینەوە. بەڵام ئەگەر بڕێکی زۆر بەکار بهێنین، ڕەنگە بێتە هۆی سوکچوون، بۆیە ڕۆژانە نابێت لە 2 گرام زیاتر بخورێت. دەکرێت ڕەشکە و هەنگوین پێکەوە تێکەڵ بکرێت و بخورێت، بەڵام لەم حاڵەتەدا توێکەڵی ڕەشکەکە لە ناو گەدەماندا هەرز نابێت و مادە سوودبەخشەکانی ناوەوەی بێ بەکارهێنان دەکرێتە دەرەوە. لەبەر ئەم هۆکارەیە دەبێت ڕەشکە بکوترێت و دواتر لەگەڵ هەنگوین تێکەڵ بکرێت. بەم شێوەیە ڕەشکە بۆ بەرگری پەیداکردن و زۆر سوودی تر پێشکەشی مرۆڤایەتی کراوە. ئایا تووتیەکان دەتوان لەو قسانە تێبگەن کە دەیڵێن؟ لاپەڕاسی و نۆ. گەورەترین تایبەتمەندی تووتیەکان لاساییکردنەوەی دەنگەکانە. ئەو شانەی کە زۆر گوێبیستی دەبن دەتوانن بە جوانی دووبارەی بکەنەوە، بەڵام خۆیان لەو شتانە تێناگەن کە دەیڵێن. بە تەنها ئەو دەنگی کە دەیویستن وەک خۆی دەری دەکەنەوە. تەنانەت دەتوانن لاسایی دەنگی زەنگی دەرگا و تەلەفۆن بکەنەوە. هەر بۆیە ئەگەر لە ماڵەوە تووتی بەخێو دەکەیت، ڕەنگە جارجار وا بزانیت کە لە دەرگا دەدرێت یان زەنگی تەلەفۆنەکە لێ دەدات. لە ڕاستیدا ئەوە تووتیەکەتە و لاسایی ئەو دەنگانە دەکاتەوە. ئاوی کام دوو دەریایەیە تێکەڵ بە یەکتری نابن؟ لاپەڕەچل. دەریای ناوەڕاست و زەریای ئەتلەسی بە شەپۆڵی بەرز و تەوژمی بەهێز و جموجۆڵی بەردەوامی ئاوەکەیان بەناوبانگن. ئاوی دەریای ناوەڕاست لە گەروی جەبەل تاریق بە ئاوی زەریای ئەتلەسی دەگات. بەڵام ئەوەی جێی سەر سوورمانە ئەوەیە کە هیچ یەک لەم دوو ئاوە تێکەڵ بە یەکتری نابن، چونکە هەریەکەیان پلەی گەرمی و سوێری چڕی تایبەت بەخۆی هەیە. هەر لەبەر ئەمە سنوورێکی نادیار و نەبینراو لە نێوان ئاوی ئەم دوو دەریایەدا هەیە. خوای زانا و بەدیهێنەر لە قورئانی پیرۆزدا بەم شێوەیە باس لەم دیاردا پەرج و ئاسایە دەکات. ئاوی دوو دەریای بەرداوەتەوە و بە یەکی گەیاندون و تێکەڵیش نابن، چونکە لە نێوانیاندا بربەستێک هەیە ناهێڵێت تێکەڵ ببن. گەڵاکان چۆن دەوەرن؟ لاپەڕاچل و یەک. پێش ئەوەی درەختەکان گەڵاکانیان لێ ببێتەوە هەڵبوەرێن، دەست دەکەن بە هەڵمژینی مادەی سوودبەخشی ناو گەڵاکە. دوای ماوەیەک خانەکانی سەرڕووی گەڵاکە بەشە ڕێک و پێک و درەوشاوەکەی گەڵاکە مادەیەک بە ناوی ئەسیلین دروست دەکەن. پاش ماوەیەک ئەم مادەیە بە هەموو لایەکی گەڵایەکەدا بڵاو دەبێتەوە و کاتێک دەگاتە قەدی گەڵاکە، هەرچی خانەی بچووک هەیە لە قەدی گەڵاکەدا هەڵدەئاوسێت. گەڵاکەش بەرگەی ئەم پەستانە ناگرێت کە هەتا دێت زیاد دەکات. بەم جۆرە گەورەتر دەبێت و گۆڕانکاری زۆر خێرا ڕوو دەدات و خانەکانیش دەست دەکەن بە هەڵهێنانی کەڕوو. لەبەر ئەم گۆڕانکاریانە گەڵاکە لەو بۆڕیانەی کە خۆراک و ئاوی پێدەگەشت چیتی ئاو و خۆراک وەرناگرێت و تا دێت پێکەوە گرێدانەکەی لەگەڵ درەختەکەدا بەرەو لاواز بوون دەڕوات. بەم شێوەیە تەنانەت ئەگەر بایەکی نەرم و کەمیش بێت، دەتوانێت لە دەرەوەی قەدی گەڵاکەوە بۆ ناوەوە درزێک دروست بکات و گەڵا زەردبووەکە لە درەختەکە لێ بکاتەوە. گوڵی نیلوفەری ئاوی چۆن خۆی پاکڕا دەگرێت؟ لاپەڕاچل و دوو. نیلوفەر جۆرە ڕوەکێکە لە خاکی لیتە و قوڕاویدا سەوز دەبێت.
یەکێک لە تایبەتمەندیە گرنگەکانی نیلوفەر هەرچەندە خۆی بۆ خۆی لە خاکێکی هەتا بڵێت قوڕاوی پیسدا سەوز دەبێت، بەڵام گەڵاکانی هەمیشە بە پاکی و خاوێنی دەمێننەوە. باشە ئەم ڕووداوە ناوازەیە چۆن ڕوودەدات؟ ئەگەر کەمترین ڕێژە لە تۆز و خۆڵ بێتە سەر گەڵای نیلوفەر، گەڵاکە خۆی دەلەنجێنێتەوە و پیسی و تۆز و خۆڵەکە بەرەو جێگایەکی دیاریکرا و پاڵپێوە دەنێت. ئەمڕۆکە وەک خویەک ئاوی باران بەکاردەهێنێت و خۆی پێدەشوات و خۆی پێپاک دەکاتەوە. ئەمڕۆکە ئەو دڵۆپە بارانانەی کە دەکەونە سەر گەڵاکانی ڕووەکەکە پاڵ دەنێت بەرەو ئەو شوێنانەی کە پیسی و تەپوتۆزی لێیە و تۆز و خۆڵەکەی پێلا دەبات. ئەم تایبەتمەندی ڕووەکی نیلوفەر لە بیرۆکەی دیکۆری دەرەوەی بیناکان و ڕووپۆشکردنیاندا ئیلهامی داوەتە لێکۆڵەرەوەکان کە ڕووپۆشێک بە تایبەتمەندی گوڵی نیلوفەر دروست بکەن تاوەکو دڵۆپەی باران پیسی و تەپوتۆزی ڕووکەشی بیناکە پاک بکاتەوە. قەلەڕەشی ئوسترالی هێلانەکەی بەچی دەڕازێنێتەوە؟ لاپەڕا 43. قەلەرەشی ئوسترالی بەوە دەناسرێتەوە کەوا هێلانەکەی دەڕازێنێتەوە ئەم باڵندە گەورەیە ڕەنگخۆڵەمێشیە کە لە ئوسترالیادا دەژی، ئەو هێلانەیە کە لە سووچ و کەلەبەرەکاندا دروستی دەکات بە جۆرەها شێوە دەیڕازێنێتەوە و دای دەپۆشێت. هەندێکیان هێلانەکانیان بە 300 بۆ 400 دانە توێکەڵی زەرو دەڕازێننەوە و هەندێکیشیان بە جۆرەها بەرد و جام و شوشە و ئێسک و پروسک وەک کەرستەی جوانکاری بەکاری دەهێنن. دژەتەنەکان چۆن دەجەنگن؟ لاپەڕا 44. گیان لەبەرە دوژمنەکان هەندێک جار پێست یان بەرگرەکانی کۆئەندامی هەناسەدان یان هەرسکردن بە سەرکەوتووی تێپەڕ دەکەن و دەتوانن بێنە ناو لەشمانەوە. بەڵام جەنگاوەرەکانی کۆئەندامی بەرگری کە پێیان دەوترێت دژەتەنەکان بۆ کاتی تەنگانە ئامادەکراون و لە چاوەڕوانی دان بۆیان. دژەتەنەکان ئەو پرۆتینانن کە وەک چەکێک کار دەکەن و جەستە دروستیان دەکات بە مەبەستی بەرەنگاربوونەوەی خانە نامۆکان بە لەشمان. ئەم چەکە لەلایەن یەکێک لە خانە جەنگاوەر ئاساکانی کۆئەندامی بەرگریەوە کە پێی دەڵێن خانەکانی بی دروست دەکرێن. دژەتەنەکان کە ئەرکی ئەوەیان لەسەر شانە کە خانە داگیرکارەکان بخەنە بارودۆخێکی لاواز و بێهێزیەوە. لە سەرەتاوە دوو ئەرکیان هەیە. یەکەمیان کۆتکردنی ئەو خانە زیان بەخشانەیە کە دێنە ناو لەشمان. دووەم ئەرکیشیان ئەوەیە کە دوای کۆتکردنی خانە زیان بەخشەکە پێکاتە بایۆلۆجیەکانی خانە زیان بەخشەکە هەڵبوەشێن و لە ناوی بەرن هەتا دوژمنەکە دەمرێت، یاخۆ دوژمنەکان نیشانە بکەن بۆ خانە جەنگاوەرەکانی تری لەش بۆ ئەوەی لە ناویان بەرن. ئەو دژەتەنانەی کە لە ناو خوێن و شلەی دەرەوەی خانەدا بوونیان هەیە تەنە نامۆکان وەک بەکتریا و ڤایرۆس و هاوشێوەکانیان کۆت دەکەن. پاشان ئەو پارچە نامۆیانەی کە کۆتیان کردووە بۆ ئەو خانە جەنگاوەرانەی جەستەی نیشانە دەکەن بۆ ئەوەی لە ناویان بن. باوەشێن چۆن فێنکمان دەکاتەوە؟ لاپەڕا 45. لە دەرەوەی پێستمان بەرگێکی دیکە هەیە کە هەموو جەستەمانی ڕووپۆش کردووە. ئەم بەرگە شێدارە. کاتێک کە ئارەقە دەکەینەوە ئارەقا لە هەڵمی ئەو مادە شلانەوە دروست دەبێت کە لە پێستمانەوە دێنە دەرەوە. بوونی ئەم بەرگە نەبینراوەمان لەوە بۆ ڕوون دەبێتەوە کە کاتێک دەست لە مادەیەکی ساردی وەک شوشەی پەنجەرە و مێز و پەرداق دەدەین دەبینین جێگەی پەنجەمان دەردەکەون. ئەم بەرگە شێدارەی کە پێستمان لە وشکبوون و قڵیش بردن و تێکچوون دەپارێزێت هەمان کاتدا دەبێتە هۆی کەمترکردنەوەی کاریگەری گۆڕانە لە ناکاوەکانی هەوا لە چواردەورماندا. گەرچی هەوا زۆر گەرم یاخود زۆر ساردیش بێت بە شێوەیەکی گشتی ئێمە هەست بە هەوایەکی مامناوەند دەکەین. بەڵام ئەو شەپۆڵە بەهێزەی هەوا کە لە ڕەشەبا و باوەشێن و شتومەکە هاوشێوەکانی ئەمانەوە پەیدا دەبێت یان ئەو هەوایی کە بەهۆی ڕاوەشاندنی دەستمان لە بەرامبەر دەموچاوماندا دروست دەبێت و بەرجەستەمان دەکەوێت، ئەم بەرگەی دەوروبەری جەستەمان تەنکتر دەکاتەوە. ئەو کاتە ئیتر هەست بە گەرمی ڕاستەقینەکەی دەوروبەری خۆمان دەکەین، بەهۆی ئەوەش کە زۆر جار هەوای چواردەور لە هەوای جەستەمان گەرمی کەمترە، بۆیە هەست بە فێنک بوونەوە دەکەین. سەگی ئاوی چۆن لە ئاوی سارددا بەرگە دەکرێت؟ لاپەڕا 46. ئاوی دەریاکان بە تایبەتی لە قوڵاییەکی زۆردا زۆر ساردە. لەبەر ئەم هۆکارەیە کە خوای گەورە بەرگێکی زۆر ئەستوری لە چەوری بۆ سەگە ئاویەکان دروست کردووە کە لە ناو ئاوە ساردەکاندا ژیان بەسەر دەبن. ئەو چینە چەوریەی کە لە ژێر پێستی سەگە ئاویەکاندا هەیە ڕێگری دەکات لەوەی کە پلەی گەرمی لە شیان زۆر بە خێرایی داببەزێت و لە دەستی بدەن. بەم شێوەیە لە ناو ئاوی سارددا بە ئاسانی دەتوانن ژیان بەسەر ببن. یەکێک لە تایبەتمەندیە سەیر و سەمەرەکانی سەگە ئاویەکان ئەوەیە کە مێینەکانیان بەرهەمهێنەری دەوڵەمەندترین و پڕوزەترین شیرن. بەم شیرە یاریدەدەری گەورەبوونێکی خێرای بەچکەکانیان دەدات کە لە بارودۆخێکی سەختدا دەژین و گەورە دەبن. دووکەڵی مەقڵی بۆچی هەمیشە بەرەو ڕووی ئێمە دێت؟ لاپەڕا 47. گەرمی مەقڵی لەبەر ئەوەی یەکسەر ئەو چینە هەوایەی سەرەوەی گەرم دەکات و
لەبەر فراوانبوونی بەردەوامی ئەو چینە گەرمیەی دەوروبەری مەقڵیەکە کە لە پلەی گەرمی مەقڵیەکە نزمترە و چڕی هەواکەشی زیاترە، ئەم چینە هەوایە بۆ پڕکردنەوەی ئەو جێگەی کە لە ئەنجامی بەرزبوونەوەی هەوای بەشی سەرەوەی مەقڵیەکەوە دروست بووە بەرەو مەقڵیەکە دێت. بەڵام لەبەر ئەوەی ئێمە لە سەرەکەی تری مەقڵیەکەوە وەستاوین دەبینە ڕێگر لە بەردەم ڕۆیشتنی هەواکە لەولایەوە. لە ئەنجامی ئەمەدا ئەو هەوایە کە لەو سەری مەقڵیەکەوە دێتە ناو مەقڵیەکەوە وا دەکات کە ئەو دووکەڵەی لە مەقڵیەکەوە دەردەچێت بەرەو ئێمە بێت. زەیتی بۆچی دەبێت پێچ بێت؟ لاپەڕا 48. ئەو هەوا گەرمەی کە دێتە ناو کونی زەیتیەوە دەبێتە هۆی گەرمبوونەوەی ئەو پێچ و لۆچانەی کە لە ناو کونەکانیدا هەیە. ئەو گەرمیە کە پێچ و لۆچەکانی کونی زەیتیەکە وەریگرتووە دەیدات بەو هەوایەی کە دەوری دەدات و ئەمەش دەبێتە هۆی گەرمکردنەوەی ئەو شوێنەی کە تیایداین. ئەو ڕووبەرەی ڕووکەشی دەرەوەی زەیتیەکە چەندە زیاتر بێت ڕێژەی ئەو گەرمیەی کە زەیتیەکە دەیداتە هەوای دەوروبەری خۆی هێندە زیاتر دەبێت. بەم شێوەیە لە بەرامبەر ئەو گەرمیەی کە لە ئاوە گەرمەکەوە دێتە ناو کونی زەیتیەکە و لێی وەردەگرێت ڕێژەیەکی زۆر زیاتر لە گەرمی دەدات بە هەوای دەرەوە. لەبەر ئەمەیە ئەو کونەی کە لە زەیتیدا هەیە بە شێوەیەکی پێچ دروست دەکرێت تاوەکو ڕووبەری ئەم ڕووکەشی دەرەوەی کە لەگەڵ هەوادا بەریەک دەکەون زیاتر ببێت. مەبەست لەمەش بەخشینی ڕێژەیەکی زیاترە بە گەرمی دەوروبەر. بۆچی ئەسکیمۆنەکان لەناو ئەو خانوانەدا کە لە بەفر دروستکراون سەرمایان نابێت؟ لاپەڕا 49. ئایا هەرگیز بیرت لەوە کردووەتەوە کە ئەسکیمۆنەکان سەرجەمسەرەکانی زەوی لەناو ئەو خانوانەدا دەژین کە لە بەفر و پارچە سەهۆڵ دروستیان کردووە؟ ئەم پارچە سەهۆڵانەش پێکاتوە لە گەردی بچووکی بەفر و گەردیلەی هەوا کە لە نێوان ئەم گەردە بچووکانەدا بەشێک لە پێکاتەی ئەم پارچە سەهۆڵانە بریتیە لە دەمیلەی هەوایانە. توانای گەرمی لە هەوای ئارامدا زۆر کەمترە لە توانای گەیاندنی گەرمی لە مادەیەکی ڕەقدا. بەم شێوەیە چاوەڕێ دەکرێت کە ئەو پێکاتانەی کە گەردیلەی هەوا لە پێکاتەکانیاندا هەیە لە گەیاندنی گەرمادا لاواز بن. ئەو جلو پۆشاکە خوریانەی کە لە زستاندا لە بەریان دەکەین و ئەو مادانەی کە لە بیناسازیدا بەکاریان دەهێنین لەگەڵ مادە نەگەیەنەرەکان دەکرێت وەک نمونەیەکی لێکچوو بهێنینەوە لە سایەی ئەم سیستەمی بیناسازیەی کەوا ڕێگری دەکات لە هەوا گۆڕچێ لە دەرەوە بۆ ناوەوە و لە ناوەوە بۆ دەرەوە. وا دەکات کردنەوەی ئاگرێکی زۆر بچووک لەناو ئەم خانوە بەفرینانەدا بەس بێت بۆ گەرمکردنەوەی خانووەکە. بەم جۆرەش ئەسکیمۆنەکان لە سەرما و سۆڵە زۆرەکەی دەرەوەی خانووەکە دەپارێزرێن. ئەو پەردانەی کە لەسەر زەیتین بۆچی خێرا و زۆر زوو پیس دەبن؟ لاپەڕا 50. ئەو گازانەی کە لە هەوادا هەن بە گەرمکردنیان فراوان دەبن و چڕی خۆیان لە دەست دەدەن. لەبەر ئەم هۆکارەیە ئەو بارستە هەوایی کە گەرم کراوە بەرەو شوێنێکی ساردتر و هەوایەکی چڕتر مل دەنێت و بەرز دەبێتەوە. بەم شێوەیە ئاڵگۆڕکردنێکی هەوا لە سەقفی خانووەکەوە بۆ زەیتیەکە و لە زەیتیەکەوە بۆ سەقفی خانووەکە ڕوودەدات واتە هاتوچۆیەکی هەوا دێتە کایەوە. لەم کاتەدا ئەو پەردانەی کە لەسەر و زەیتیەکەوە هەڵواسراون دەبن بە فلتەرێک و ئەو هەوایە دەپاڵێون کە ئاڵگۆڕی پێدەکرێت و لە ناویانەوە تێپەڕ دەبێت. بەم هۆیەوە ئەو مادە پیسانەی کە لە هەوا پیسەکەدا هەیە لەسەر پەردەکە دەمێنێتەوە و بەچاو نابینرێن و ئەمەش دەبێتە هۆی پیسبوونی پەردەکان. بۆچی ستیل ژەنگ ناگرێت؟ لاپەڕا 51. لە نێوان ئاسنی خاو ئەو ئاسنانەدا کە بە شێوەیەکی ئاسایی بەکاری دەهێنین جیاوازیەکی زۆر کەم هەیە. ئاسنی پوخت وەکو مس تا ڕادەیەک نەرمە بە زیادکردنی 102 لە مادەی کاربۆن بۆی هێز و پتەویەکی باوەڕ پێنەکراوە و ڕق و تایبەتمەندیەکی میکانیکی جیاوەردەگرێت. بەڵام ئاسنی ئاسایش وەک ئاسنی خاو خاڵێکی لاوازی هەیە، ئەویش ژەنگرتنە کە بە شێوەیەکی تر دەتوانین بڵین یەکگرتنی ئۆکسجین و ئاسنی شێدارە. لە ژەنگرتندا شەی ناوهەوا کاریگەریەکی گەورەی هەیە، بەڵام هەندێک کانزای وەکو کڕۆم لەبەر ئەوەی ئەتۆمەکانی زۆر لە یەکەوە نزیکن زۆر بەخێرایی و بە ئاسانی لەگەڵ ئۆکسجیندا یەک دەگرێت. دەبێتە هۆی ئەوەی چینێک لە دەرەوە دروست ببێت کە ئەستوریەکەی تەنها هێندەی ئەستوری دووسێ ئەتۆمی یەکگرتوو دەبێت، بەڵام خۆڕاگرە. ئەم چینە ئەگەر زیانیشی بەربکەوێت و بشڕوشێت دیسانەوە دروست دەبێتەوە. ئەگەر کڕۆم لە ڕێژەیەکی دیاریکراودا بکرێتە ناو ئاسن هەمان دیاردە ڕوودەداتەوە و ئاسنەکە ئیتر ژەنگ هەڵ ناهێنێت و لە زمانی کوردەواریدا پێدەوترێت ستیل. هەر بۆیە ستیل 100 بۆ 130 لە کڕۆم پێکاتوە. ئایا ئەگەر دەنگی ڕادیۆ بەرز بکەینەوە پیلەکەی خێراتر کار دەکات؟ لاپەڕا 52. لە ڕۆژگاری ئەمڕۆماندا هەرچەندە ڕادیۆی شەعن و دیجیتال بڵاو بۆتەوە، بەڵام هێشتاش هەر ڕادیۆی پیل بەکار دەهێنرێت. بۆ ئەو کەسانەشی بەکاری دەهێنن تەمەنی ئەو پیلە گرینگە کە ڕادیۆکە ئیشی پێ دەکات.
ئەو ڕادیۆیانەی کە بە پیل ئیش دەکەن بەرزی نزمی دەنگەکەی کاریگەری هەیە بۆ سەر تەمەنی پیلەکە. ئەو جیاوازیەی کە لە نێوانکردنەوەی تەواوی دەنگی ڕادیۆکە و بێدەنگکردندایە دەبێتە هۆی کەمکردنەوە و کورتکردنەوەی تەمەنی پیلەکە. ئەگەر دەنگی ڕادیۆکە تا کۆتایی بکرێتەوە ئەوە ڕاکێشانی تەزوو لە پیلەکەوە سەدا 35 زیاد دەکات و بەم شێوەیەش پیلەکەی خێراتر لە کار دەکەوێت. بۆچی ڕووداوەکانی پێش تەمەنی 3 ساڵیمان بیر ناکەوێتەوە؟ لاپەڕا 53. باشە ئێوە دەڵێن مرۆڤ لە تەمەنی چەند ساڵیەوە بەسەرهاتەکانی ژیانی بیردێتەوە. لێکۆڵەرەوەکان لەم بابەتەدا گەیشتونەتە ئەو ئەنجامەی کە مرۆڤ لە گەورەبوونیدا ناتوانێت ڕووداوەکانی پێش تەمەنی 3 ساڵی خۆی بیر بکەوێتەوە. هۆکاری ئەمەش بۆ ئەوە دەگەڕێنەوە کە یادگەی مرۆڤ لە مێشکدا لەسەر شێوەی چیرۆک یان یادگاریدا زانیاریەکان ڕیز دەکات. دەزانین کە منداڵی لە 3 ساڵ بەرەو خواردتر توانای قسەکردن و تێگەیشتنیان هەیە و دەتوانن ئەو شتانەی ڕۆژانە فێری دەبن لە بیریاندا بهێڵنەوە. بەڵام سەرباری هەموو ئەمانە دیسان ناتوانن شێوە بە بەسەرهاتەکانی ژیانی ڕۆژانەیان بدەن و بیگۆڕن بە چیرۆک. هەر بۆیە بیری مرۆڤ تەنها لە تەمەنی 3 بۆ 4 ساڵیەوە دەست دەکات بە تۆمارکردنی ئەزموون و یادەوەریەکانی. بۆچی قوماش دوای شۆرین دەچێتەوە یەک؟ لاپەڕا 54. بە شێوەیەکی ئاسایی کاتێک کە قوماشێک دەشۆرین بەهۆی تەڕبوونەوە ئەو ڕیشاڵانەی لەناو قوماشەکەدان هەڵدەئاوسێن. لەم بارودۆخەدا ئەگەر کەمیش بێت پێویستە قوماشەکە درێژ ببێت. بەڵام ئەگەر قوماشەکە بۆ ماوەیەک لول بکرێت و لولکردنەکەی کۆم ببێت ئەوە هێزی چوونەوەیەک زیاتر دەکات و درێژی قوماشەکە کەم دەبێتەوە. بەڵام ئەو هێزی ڕاکێشانەی لە داخورانی ڕیشاڵەکانەوە دێتە دی زیاترە. هەر بۆیە کورت دەبێتەوە بەواتایەکی دی دەچێتە ئاوەوە. پاش شۆردن و شکبوونەوە ڕیشاڵە هەڵئاوساوەکان دەگەڕێنەوە بۆ باری ئاسایی خۆیان. سەرباری ئەمەش قوماشەکە ناگەڕێتەوە بۆ درێژی جارانی، چونکە ئاو و پلەی گەرمی بەرز و ڕاوەشاندن و تەکاندنی قوماشەکە و پاککەرەوەکانی وەکتایت یارمەتی دەرن بۆ کوردبوونەوەی قوماشەکە. قوماشەکە دوای شۆردنی بۆ چەند جارێک دەگاتە دۆخی هاوسەنگی و لە شۆردنیدا دواتر ئیتر دەتوانین ببینین کەوا قوماشەکەمان ناچێتەوە یەک. مێرووی ئاگرین چۆن تیشک دەداتەوە؟ لاپەڕا 55. لە بەشی کۆتایی سکی مێرووی ئاگریندا ئەندامێکی تیشکداری ڕووناکی بەخش هەیە. لەم ئەندامە ڕووناکی بەخشەدا ڕژێنەکان ئەو دوو مادە کیمیاییە سەرەکیەی کە بۆ وەدەستخستنی ڕووناکی پێویستن بەرهەم دەهێنن. بەڵام تەنها ئەم دوو مادەیە بەزنین بۆ دروستکردنی ڕووناکی. هەر بۆیە پێویستی بە یارمەتیدانی ئەندامی هەناسەدان دەبێت تا ئۆکسجین بدات بە دوو مادە کیمیاییەکە و بەم شێوەیەش ڕووناکیەکە بەرهەم بێت. قەڵەم ڕەساسەکان بۆچی بە زۆری 6 پاڵون؟ لاپەڕا 56. قەڵەم ڕەساسە چوارگۆشەکان لە ڕاستیدا باشترین زۆری قەڵەمن. کاتێک بەدەستەوە دەگیرێت بە ئاسانی شێوە دەگرێت، بەڵام پێنووسینی ئاسان نییە. قەڵەمی خڕیش گرتنیان لە دەستدا ئاسانە، بەڵام بەرهێمهێنانی ئەمەیان بە گوێرەی ئەوانی دیکە لە ڕوانگەی نرخەوە گرانتر دەکەوێت. لەبەر ئەمەیە قەڵەمە 6 پاڵوەکان لە ڕووی بەکارهێنانەوە گونجاوترین قەڵەم ڕەساسن، بە تایبەت گەر بەروار بکرێن بە قەڵەمە خڕەکان. بابەتەکە لە ڕوانگەیەکی شەوە پەیوەندی بە قوتابیە بزێوەکانەوە هەیە. قەڵەم ڕەساسە 6 پاڵوەکان لە چاو قەڵەم ڕەساسە چوارگۆشەکاندا بۆ یاری پێکردن و هەڵدان و هاوێشتن بۆ سەرەوە گونجاوترن. کاتێک قەڵەمی 6 پاڵوو دەهاوێت بۆ سەرەوە و دەدات لە زەوی دەنگێکی زۆر بەرزی لێوە دەرناچێت. بەم شێوەیەش قوتابیە بزێوەکان لەبەر دەنگی قەڵەمەکانیان لەلایەن مامۆستاکانیانەوە سزا نادرێن. هۆکاری جیاوازی دەنگی مرۆڤەکان چییە؟ لاپەڕا 57. کۆمەڵێک هۆکاری زۆر کاریگەریان لەسەر دروستبوونی دەنگی مرۆڤ هەیە. ئەمەش وای کردووە دۆزینەوەی دوو کەس کە دەنگیان بە تەواوەتی هاوشێوەی یەک بێت شتێکی نزیک لە مەحاڵ بێت لە دروستبوونی دەنگی مرۆڤدا. کاریگەرترین ئەندام دەنگە ژێیەکانی گەرومان. دەنگە ژێیەکان دیاریکەری ئەوەن دەنگمان گەڕ یاخود زیگ بن. دەنگە ژێیەکانمان چەندە درێژتر بن دەنگمان هێندە ناسکتر دەبێتەوە. جیا لە دەنگە ژێیەکان ئەو ئەندامانەی کە لە دروستبوونی دەنگەکاندا ڕۆڵ دەبینن پێگدەن لە لێوەکانمان و ددانەکانمان و زمانمان. ئەگەر خوای گەورە تەنها دەنگە ژێیەکانی ناوگەرومانی دروست بکردایە ئەو ئەندامانەی کە لەسەرەوە ژماردمان نەبوونایە ئەوە لە دەممانەوە دەنگێکی بێمانە دەردەچوو کە کەس لێی تێنەدەگەیشت. سەرڕای هەموو ئەمانش کەسایەتی کەسەکە و جوڵە و خێرایی ئاڵوگۆڕی ئەو هەوایە کە کەسەکەشی تێدایە لەگەڵ پێکاتەی دەم و لێوی کەسەکە هۆکاری ترن کە کاریگەریان لەسەر جیاوازی دەنگەیە. ئاڵتوونی عایارە 24 واتای چییە؟ عایار ئەو دەستەواژەیە کە وەک پێوەرێک بۆ نیشاندانی ئاڵتوونی پاڵفدا بەکاردەهێنرێت. بە ئاڵتوونێک دەوترێت عایارە 24 کە لە سەداسەدی ئاڵتوونی پاڵف دەبێت و
هیچ جۆرە کانزایەکی تری تێکەڵ نەکرابێت. بەڵام لەبەر ئەوەی ئاڵتوونی پاڵفتە زۆر نەرمە، ئەوە بەگشتی لەگەڵ مس یان زیودا تێکەڵ دەکرێت بۆ ئەوەی پتە بێت بۆ بەکارهێنان. هەر عیارەیەک بریتە لە 1 لە 24 هەموو ئاڵتوونەکە. بۆ نمونە ئەگەر بازنێک 18 لە 24 ئاڵتوون بێت و 6 لە 24شی زیوی تێکەڵ بکرێت، ئەوە ئەو بازنە پێی دەوترێت ئاڵتوونی عیارە 18. ئاڵتوون گەر لەگەڵ مسدا تێکەڵ بکرێت، ئەوە پێی دەوترێت ئاڵتوونی سوور و لەگەڵ زیویشدا دەبێت بە ئاڵتوونی زەرد. هەروەها نیکڵ یان پلاتینی تێکەڵ بکرێت، ئەوە دەبێت بە ئاڵتوونی سپی. نەهەنگەکان بۆچی مەترسی نەخۆشی ژێردەریا گەڕانیان لەسەر نییە؟ لاپەڕا 59 بورانەوە بۆ ئەو مەلەوانانەی ژێر دەریاگەڕن و دەچنە بنی ئاو ترسناکترین بارودۆخە کە بەسەریاندا بێت. ئەم مەلەوانانە کە لەسەر ئاوەکە و نقم دەبن بۆ بنی ئاوەکە هیچ کێشەیەکیشیان توش نابێت. بەڵام کاتێکە لە قوڵای ئاوەکەوە بە خێراییەکی زۆر و لە ڕادەبەدەر بۆ بەشی سەرەوەی ئاوەکە دێن، ئەمەیان مەترسێک لەسەر ژیانیان دروست دەکات، چونکە کاتێکە بە خێراییەکی زۆرەوە دێن بەرەو بەشی سەرەوەی ئاوەکە، گازی نایترۆجین کە بە شێوەیەکی تواوە لە خوێنیاندا هەیە دەگاتە قەبارەیەکی گەورە. هەڵئاوسان لە خوێنبەرەکانیاندا دروست دەکات و هاتوچۆی ئاسایی و ڕێکوپێکی خوێن لەناو خوێنبەرەکاندا تێک دەدات. خوێنبەرەکانی ئەو ئەندامانەی کە بۆ ژیانمان گرنگن وەک دڵ و مێشک تووشی گیران دەبن و ئەمەش مەترسی مردن دێنێتە ئاراوە و بارودۆخێکی مەترسیدارە لەسەر ژیانی ئەم مەلەوانانە. ئەم دیاردەیە لەو دۆخە دەچێت کاتێک سەری شوشەیەکی پڕ لە گازی دووەمۆکسیدی کاربۆن دەکەینەوە و وەک ئەوەی کەف بکات گەورەبوونێک لە خەبارەکەیدا ڕوودەدات. کە دەینە سەربازکردنی نەهەنگەکان، ئەوانیش ئەو بۆشاییەی کە لە ناو سیەکان و دەوروبەری سیەکانیاندا هەیە بە مادەیەکی زۆر چەور و لینج دەوردراوە. ئەم مادەیە لە ناو هەوادا گازی نایترۆجین هەڵدەمژێت. بەم شێوەیەش چونکە نایترۆجینی سەربەست لە ناو لەشیدا نییە، مەترسی هەڵاوسانی قەبارەی نایترۆجین لە ئارادا نامێنێت. بەم جۆرە نەهەنگەکان لە مەترسی مردن دەرباز دەبن. ئەم مادە چەورەی کە لەسەر ڕێڕەوی هەناسەدانیاندایە، لە کاتی هەناسەداندا لە ڕێگەی کونی لوتەکانیانەوە دەری دەکەنە دەرەوە. لە سایە ئەمەشەوە نەخوێن بەر و خوێنهێنەرەکانی دڵی دەگیرێن، نەمێشکیشی بەبێ ئۆکسجین دەمێنێتەوە. بۆچی فڕۆکەکان لە دوای خۆیانەوە هەور بەجێ دەهێڵن؟ لاپەڕا 60 لە کاتی دروستبوونی هەوردا، دڵۆپە ئاوەکان بە دڵنیاییەوە پێویستیان بە گەردیلەی تەپوتۆس هەیە بۆ ئەوەی خۆیانی پێوە بگرن. بزوێنەری فڕۆکەی سیخۆ ئەو هەوایی کە ماتۆڕی فڕۆکەکە دروستی دەکات لە بەشی دواوە و لەو تیرە بچووکەی کە کراوەتەوە بە ڕووکاری دەرەوەدا بە بەستانێکی زۆر دەکاتە دەرەوە. ئەو هەڵمی ئاوەی کە لەگەڵ هەواکەدا دێتە ناو بزوێنەری ئەم جۆرە فڕۆکەوە، لە ناو بزوێنەرەکەدا دەچێتە دۆخێکی تێرتر و خەسترەوە و پاشان دەیکاتە دەرەوە بۆ سەر هەواسار دەکا. بەم شێوەیە ئەو ئاوەی کە لە دۆخی گازیدا و لەسەر شێوەی هەڵمدایە بەبێ ئەوەی بچێتە دۆخی شلی دەبێتە هەڵمی گاز، وەکو ئەوەی کە لە کەشوهەوایەکی سارددا کاتێک هەناسە دەدەین و هەڵمی هەناسەکەمان دەبینین. بەڵام لێرەدا گەردی لە تۆزەکان ئەرکی ئەو پارچە بچووکانە دەبینن کە لە ئەنجامی سووتاندنی هەواکەدا وەکو دەردراوێک لە بزوێنەری فڕۆکەکەوە دەردەچن. لێرەدا هەر سێ مەرجەکەی دروستبوونی هەور هەیە، بۆیە بەم شێوەیە هەورێکی شێوە درێژکۆڵا دروست دەبێت. بۆچی لەژێر ئاودا شتەکان بە تەڵخی دەبینین؟ لاپەڕا 61 شێوەی قۆقزی ڕووپۆشی دەرەوەی چاومان دەوری ئاوێنەیەک دەبینێت بۆ چاومان. ئەگەر ئەم ئاوێنەیە نەبێت، ئەو تیشکێک کە چاومان وەری دەگرێت ناتوانێت بیخاتە سەر بەشی پشتەوەی چاو کە چینێکە پێی دەڵێن تۆڕی چاو و ئەرکی گواستنەوەی وێنەکانە بۆ مێشکمان. کاتێک کە تیشکەکە لە هەواوە دەچێتە ناو ناوەندێکی وەک ئاو یان ئاوێزەوە، لە چڕیەکی جیاوازەوە دەچێتە چڕیەکی ترەوە و دەشکێتەوە. چڕیەتی و قۆقزیەتی چاو بە شێوەیەک دروستکراوە کە ئەو تیشکەی دێتە ناو چاومانەوە، لە پاشاندا و لە ئەنجامی شکانەوەیدا دەچێتە سەر تۆڕی چاوەکە. خێرایی تیشکەکە لە ئاوەکە و لە چاوماندا بە نزیکەی وەکو یەکتری وایە. بەڵام چونکە چڕی ئاوەکە جیاوازە، ئەو تیشکەی کە لە ئاوەکەدا دێتە چاومان بەراورد بەو تیشکەی کە لە هەوادا دێت بۆ چاومان بە تەواوەتی ناشکێتەوە. بەم شێوەیە ئەو وێنانەی کە دەکەونە سەر تۆڕی چاومان بە تەواوەتی جێگیر نابن. بەهۆی ئەم هۆکارەوەیە کە لەژێر ئاودا بە تەواوەتی ناتوانین دیمەنەکان بەباشی ببینین. ئەگەر لە نێوان ئاوەکە و چاوماندا شوشە چاویلکەیەکدا بنین کە لە پشتی شوشەکەشەوە بۆشاییەکی پڕ لە هەوا هەبێت، ئەوە ئەو تیشکەی کە لە ئاوەکە دێتە ناو هەوای پشتی شوشەکە لەوێوە بێتە ناو چاومانەوە، ئەوە تیشکەکان بە شێوەیەکی ئاسایی دەشکێنەوە و وێنەکان بە شێوەیەکی دروست دەکەونە سەر تۆڕی چاومان. بۆچی ئەستێرەکان لە شەواندا دەدرەوشێنەوە؟ لاپەڕا 62 شێوە و قەبارەی مادەیەک یان شتێک بەهۆی ئەو تیشکەوە دەیبینین کە دەیداتەوە. لە تاریکی شەودا زۆربەی شتەکان بەهۆی کەمی تیشکدانەوەیانەوە نابینرێن. بەهۆی ئەم هۆکارەوەیە کە شەوانە زۆربەی شتەکان وەکو ڕەش دەبینین. ئەستێرەکان و پێکاتەکانی دیکەی ناو بۆشایی ئاسمان بە هەریەکە لە هەسارە و مانگەکانەوە
بەهۆی ئەو تیشکانەوە دەبینین و هەستیان پێ دەکەین کە لەوانەوە دێن بۆ لامان. بەڵام ئەو تیشکانێک کە لە ئەستێرەکانەوە دێن لەگەڵ ئەو تیشکانێک کە لە پێکاتەکانی دیکەی ناوبۆشایی ئاسمانەوە بۆ لای ئێمە دێن جیاوازێکی سەرەکیان هەیە. ئەستێرەکان بە تەواوەتی وەکو خۆر سەرچاوەیەکی ڕووناکین، بەڵام هەسارەکان و مانگەکان بەهۆی ئەو تیشکەوە دەدرەوشێنەوە کە لە ئەستێرەکانەوە دەستیان دەکەوێت و بۆیان دێت. لەبەر ئەم هۆکارەیە ئەو تیشکەی کە لە ئەستێرەکانەوە دێت بۆ لامان لەو تیشکەی کە لە هەسارەکانەوە دێن بۆ لامان بەهێزتر و پتەوترن. نزیکترین ئەستێرە لە دنیادا لە زەویەوە خۆرە، بەڵام شەوانە و ئەستێرانەی کە بە ملیۆنان ساڵ ڕووناکی لە ئێمەوە دوورن بەرچاومان دەکەون و دەیان بینین. ئایا ئەم تیشکانە بۆچی دەدرەوشێنەوە؟ دەتوانین بڵین هۆکاری سەرەکی ئەوەی کە ئەستێرەکان لە چاوماندا دەدرەوشێنەوە ئەوەیە کە ئەو تیشکانەی لەم ئەستێرانەوە دێنە ناو بەرگە هەوای دەوروبەری زەوی بەهۆی بوونی گەردیلەی بزێو لە ناو بەرگە هەواکەدا و بەرکەوتنیان لەگەڵ ئەم گەردانەدا بە شێوەیەکی ناڕێک دەشکێنەوە. لە سایە ئەم بارودۆخەوە ئەو تیشکانێک کە لە شێوەی گورزەی ڕێک و پێکدان و وەک ئەو تیشکەوان کە لە خۆرەوە دێن لای ئێمە وایە کە دەدرەوشێتەوە. گیای گەزنا بۆچی دەمانگەزێت؟ لاپەڕە 64. گیای گەزنا بەوە ناسراوە مرۆڤ دەگەزێت کاتێک دەستی لێ بدات، لە دەستی نابێتەوە و دەبێتە هۆی خوڕوو. ئەم جۆرە گیایە بۆ پاراستنی خۆیان جۆرە ترشێکی کیمیاییان پێدراوە کە پێی دەوترێت ترشی فۆرمیک. ئەم ترشی فۆرمیکە بۆ بەرەنگاربوونەوە لە بەرامبەر گیاندارەکانی دیکە بەکاردەهێنرێت، بەهۆی ئەمەشەوە دژمن لەم گیایە نزیک نابێتەوە. ئەم ترشی فۆرمیکە هەمان ئەو مادەیەیە کە دەبێتە هۆی ئەوەی گیاکە ئەو کەسە بگەزێت کە دەستی لێ دەدات و دەسووتێنێت. باڵامان ئەو پەڕی چەند بەرز دەبێت؟ لاپەڕە 65. بەرزی باڵامان لە ناو زانیاریە بۆ ماوەی یەکانماندا دانراوە، بەڵام سەرباری ئەمەش بۆ ماوەزانی تاکە هۆکاری کاریگەر نییە لەسەر دیاریکردنی بەرزی باڵامان. هەر بۆ یەگەر لە قۆناغی هێرزەکاری و گەشەکردندا پەیڕەوی پرۆگرامێکی تەندروست و هاوسەنگی خۆراکی بکرێت و وەرزشیش گرنگی بە تایبەتی خۆی پێ بدرێت، ئەوە ڕەنگە بەرزی باڵا 5 تاک و 10 سانتیم زیاد بکات. کەواتە ئەگەر جەستەمان بڕی پێویست لە سەوزە و میوە و پرۆتین وەربگرێت و خەوتنیشمان بە پرۆگرام و ئەندازەی پێویست بێت، ئەوە باڵامان ڕەنگە بگاتە بەرزترین ئەو ئاستەی دەشێت پێی بگات. پلانکتۆن چییە؟ لاپەڕە 66. ئەو زیندەوەرە تاکخانەیانەی کە بۆ ژیان لە ناو ئۆقیانوس و زەریاکاندا دروستکراون و دەکەونە سەر ڕووی ئاو پێیان دەوترێت پلانکتۆن. پلانکتۆنەکان جۆری جیاوازیان هەیە کە هەندێکیان بە خانەی ڕۆکی هەژمار دەکرێن و هەندێکیان بە خانەی ئاژەڵی. پلانکتۆنەکان بەگشتی وەک سەرچاوەیەکی خۆراکی نەهەنگەکاندا دەنرێن، بەڵام ئەوان جگە لەمە ئەرکی دیکەی زۆر گرنگیان لەسەر شانە. یەکێک لەو ئەرکە گرنگانەش پاڵاوتنی تیشکە زیانبەخشەکانی ناو تیشکی خۆرە. باشە پلانکتۆنەکان ئەم ئەرکەی سەرشانیان چۆن جێبەجێ دەکەن؟ ئەو پێکاتەیە لەشیان کە گۆگردی تێدایە پلانکتۆنەکان لە ئاوی دەریاکەدا دەپارێزێت. دوای مردنی پلانکتۆنەکانیش گۆگردەکەی ناوجەستەیان سەرەتا دەچێتە ناو ئاوەکە و دواتریش تێکەڵی ناوبەرگە هەوا دەبێت و پێکاتێکی میایی هەورەکان پێک دەهێنێت و ڕۆڵ دەبینێت لە پاڵاوتنی ئەو تیشکە زیانبەخشانەدا کە دێنە ناو کەشە هەوای دەوروبەری زەویەکەمان. باڵندەی داڵەکەرخۆرە چۆن ئێسکەکان هەرز دەکات؟ لاپەڕە 67. باڵندەی داڵەکەرخۆرە کە ژەمە خواردنەکانی لە ئێسک و پرووسک پێکاتوە لەبەر ئەوەی گەدە و ڕێخۆڵەکانی زۆر درێژە دەتوانێت ئێسکێک کە 25 سانتیم درێژەکەیەتی و 4 سانتیم پانیەکەیەتی بە ئاسانی خود بدات و بیخوات. دواتریش وردە وردە لە گەدەیدا هەرسی دەکات. بۆ ئەوی بتوانێت ئێسکە درێژ و لارەکان قوت بدات ئەو بۆڕیەی کە خواردنەکەی پێدا دەڕوات نەرم دروستکراوە. هەرزکردنی ئێسکەکانیش بەهۆی ئەو شلە دەردراوانەوە دەبێت کە ئێسکەکە دەڕوشێنن و شی دەکەنەوە. لەبەر ئەم هۆکارەشە کە ئەو خانانەی دیواری گەدەی لێ دروستکراوە لەو جۆرانن کە ترشەڵۆکی زۆر بەرهەم دەهێن. بێگومان ئەم شلە هەرزکراوانە زیان بە باڵندەکە خۆی ناگەێنن. هێلیکۆپتەر لەسەر شێوەی چ مێرویەک دروستکراوە؟ لاپەڕە 68. هێلیکۆپتەرەکان لەسەر شێوەی ئەو مێروانەی کە بە گوڵە ئەستێرە ناو دەبرێن دروستکراون. گوڵە ئەستێرە باڵەکانی لەسەر و قەدەکەیەوە بە شێوەیەکی ڕاست و چەپدانراون بە جۆرێک کە بتوان قورسایی لاشەکەی هەڵبگرن. ئەم شێوازانەی دروستکردنش توانای ئەوەی پێدەبەخشێت کە لە کاتی کتوپڕدا پێی بفڕێت و خێراییەکەشی بە ڕێژەیەکی باش زیاد دەکات. گوڵە ئەستێرە بە چ خێراییەک و بە چ ئاراستەیەکدا بفڕێت زۆر بە کتوپڕی دەتوانێت بوەستێت و بەرەو ئاراستەی پێچەوانە دەست بکات بەفڕێ. لە کاتێکی زۆر کەمدا دەتوانێت خێراییەکە لە نێوانی 50 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بۆ 90 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بۆ هەر خێراییەکی تری نێوان ئەم دوو خێراییە بگۆڕێت. ئەم تایبەتمەندی ئەم مێرووەش سوودی لێوەرگیراوە بۆ دروستکردن و بەرهێمهێنانی هەلیکۆپتەر. بۆچی کاتێک گەرمامان دەبێت ڕوخسارمان سوور هەڵدەگەڕێت؟ لاپەڕە 69. مێشکۆکە کە بەشێکی ناو مێشکمانە و بەردەوام لە کۆنتڕۆڵکردنی پلەی گەرمی لەشماندا ڕۆڵ دەبینێت، وەکو گەرمی پێوێک چاودێری پلەی گەرمای لەشمان دەکات.
ئەم پەیوانەکردانە لە دوو ناوەندی جیاوازی مێشکۆکەوە جێبەجێ دەکرێن. یەکێک لەم دوو ناوەندە تایبەتمەند کراوە بۆ ئەو کاتانەی کە پلەی گەرمی لەش بەرز دەبێتەوە و ئەوی دیکەشیان بۆ ئەو کاتانەی کە پلەی گەرمی لەشدا دەبەزێت. بۆ پاراستنی لەش لەم بارودۆخانەدا ئەو خانەگەیە نەرانەی کە لەسەر پێستماندا هەن زانیاریەکانی ئەم بارودۆخان خێرا دەگەێنە ئەم ناوەندانەی مێشکۆکە. ئەو زانیاریانی کە دەچن بۆ ڕێکخەر و هاوسەنگی پارێزەری ناو مێشکمان گەر بە هەر جۆرێک بێت کەوا بگەێنێت هەست بە گەرما بکەین، ئەوە خێرا دەست دەکات بە گرتنەبەری ڕێوشوێنی پێویست بۆ دابەزاندنی گەرمی جەستەمان. سەرەتا دەست دەکات بە ناردنی تێزویەکی دەماری تاوەکو خوێنبەرەکانی ناوپێستمان فراوان ببن. ئامانج لەمەش ئەوەیە کە گەرمیەکەی ناو لەشمان سەرەتا بە پێستمان و دواتر بە دەرەوە دەداتەوە. کاتێک کە دەمارەکانمان فراوان دەبن ئەو خوێنێک کە لێوێ هاتوچۆ دەکات و ئەو گەرمیەی کە هەڵی گرتووە بە ئاسانتر دەیداتەوە بە دەرەوە و دەچێتە ناو هەوا. بەم شێوێ بۆمان ڕوون بووە کاتێک گەرم دادەین هۆکاری سوور هەڵگەرانمان فراوانبوونی دەمارەکانی ناوپێستمان و زۆربوونی خوێنەتیایاندا. دەنگمان چۆن دێتە دەرەوە؟ لاپەڕا 7. کاتێک کە هەناسە وەردەگرین و ئەو هەوای کە وەرمان گرتۆ دەگاتە ناو سیەکانمان، ئۆکسجینی ناو ئەو هەوای دەچێتە ناو خوێنمان و تێکەڵ بە خوێنمان دەبێت. لەم کاتەدا ئەو دووەم ئۆکسیدی کاربۆنی کە دروست بووە دێتە ناو سیەکانمان و لەوێ وەشەوە دێتە دەرەوە. لە کاتی هاتنە دەرەوەشیاندا بەناو ئەو دەنگەژەیەکاندا تێپەڕ دەبن کە لە ناو گەروماندا هەیە. ئەم ژیانە کە لە جۆرێک لە پەردە دەچن، کاتێک ئێمە قسە ناکەین نێوانیان بەکراوەی دەمێنێتەوە. کاتێک دەمانێت قسە بکەین لەگەڵ فەرمانەکانی مێشکماندا بۆشایی و کراوەی نێوانیان بە ئاستی جیاوازدا دەخرێن. لەم کاتەدا ئەو هەوایی کە لە سێکانمانەوە دێتە دەرەوە پێش ئەوەی بێتە ناو دەممانەوە بەناو دەنگەژەیەکانی ناوگەروەکاندا تێپەڕ دەبێت. بۆ ڕێکردکراگەیەکانیش بە چەشنی ئەو لەرەی لە کاتی ژەندنی سازێکدا لەسەر تەلی سازەکە دروست دەبێت دەلەرنەوە و بەم شێوەیەش دەنگمان دروست دەبێت. هەرس چیە؟ لاپەڕا 7. هەرس ئەوەیە کە بڕێکی زۆر لە بەفر یان سەهۆڵ لە ناکاوت لە چیا جیا دەبێتەوە و بکەوێتە قەتپاڵی چیاکەوە. لەبەر ئەوەی لەسەر چیاکان بەفر زۆر دەبارێت بەفرەکە چین دەبێت و کێشی قورس دەبێت. پاشان ئەم بارستە بەفرا بە جۆرێک ڕێگە بۆ خۆی دەکاتەوە و لە ناکاوێکدا دەست دەکات بە بەربوونەوە بەرەو قەتپاڵەکان. هەرس بەگشتی لە مانگەکانی بەهاردا بەرچاو دەکەوێت. کاتێک کە بەفری سەر چیاکان هەوای گەرمیان بەردەکەوێت وردە دەست دەکەن بەتوانەوە. ئەو کاتە کەوتن و خزین ئاسانتر دەبێت. بوومەلەرزە یاخود دەنگی زۆر بەرز و لە ناکاو لەوانەیە ببنە هۆی هەرس. چۆن دەزانین کە گەردوون بەردەوام لە گەشەدایە؟ لاپەڕا 72. گەردوون ناسەکان گەیشتونەتە ئەو توانایی کە خێرایی هەر ئەستێرە و هەر گەڵە ئەستێرەیەک بپێون زۆربەی هەرە زۆری ئەم ئەستێرە و گەڵە ئەستێرانە لە بارودۆخێکدان کە لە ئێمە دوور دەکەونەوە. ئەمەش مانای ئەوەیە کە گەردوون بەردەوام لە گەورەبووندایە و هەر خوڵەکێک تێپەڕ دەکات قەبارەی لە قەبارەی خوڵەکی پێشووتری زیاتر دەبێت. کامکانزایانە ڕووناکی بە یاریە ئاگرینەکان دەدەن. لاپەڕا 73. سترانیۆم لەگەڵ تیشکی سوور و سۆدیۆم لەگەڵ تیشکی زەرددا هەریەکە لەمس و باریۆمیش لە تەک ڕەنگی سەوزدا و مەگنیسیۆمیش لەگەڵ سپیەکی درەوشاوەدا دەسووتێت. کەواتە یاریە ئاگرینەکان لە تێکەڵەی ئەم کانزایانە لەگەڵ یەکتریدا دروست دەبن و هەر ئەمەشە دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەم یاریانە جیاواز و هەمڕەنگ دەربکەون. بۆچی سەرچڵی درەختەکان دەبڕدرێن؟ لاپەڕا 74. ئەگەر بێت و درەختێک کە گەڵاکانی لە هەڵوەریندا بن نزیکەی 2 مەتر لە چڵی سەرەوەی ببڕدرێت ئەوە بە هەمان ئەو ڕێژەیە و بگرە زیاتریش سەر لە نوێ دروست دەبێتەوە و نشونمای درەختەکەش لە جاران باشتر دەبێت. بەمەش دەوترێت سەرچڵ بڕینەوە. ئەم بڕینەوەی لە هەمان کاتدا سوود بە درەختەکە و ئێمە مرۆڤیش دەگەێنێت، چونکە دەتوانین کەرەستەی پێویست لە لوق و پۆپە بڕاوەکان دروست بکەین. بێگومان ئەو درەختانەی نابڕدرێنەوە بە بەروار بەو درەختانەی کە سەرچڵەکانیان دەبڕدرێتەوە باش گەشە ناکەن و لوق و پۆپ ناکێشن. کۆڵنج چیە؟ لاپەڕا 75. کاتێک بڕێکی زۆر لە ترشی لاکتیک لە ماسوولکەکاندا کۆ دەبێتەوە دەبێتە هۆی ئەوەی کە ڕقبوونێکی بەهێز و بە ئازار لە ماسوولکەکاندا ڕووبدات. بەم دیاردەیە دەڵێن کۆڵنجکردن. کۆڵنجکردن لەو ماسوولکانەدا ڕوودەدات کە کەم بەکارمان هێناون، بە تایبەتی ئەگەر لە پڕێکدا بۆ ماوەیەکی زۆر بەکارمان هێنا یان ئەگەر بە شێوەیەکی قورس و نەگونجاو دابنیشین و لە پڕێکدا لە شوێنی خۆمان بەرز ببینەوە. بۆ چارەسەری ئەم حاڵەتەش ئەم شوێنێکە کۆڵنج دەکات وا باشترە بە هێواشی بجوڵێنین و ڕای بکێشین یاخود ئەو شوێنە بە هێواشی بشێلین. بۆچی کاتێک پەستان دەخێنە سەر میزەڵان دەتەقێت؟ لاپەڕا 76. کاتێک پەستان دەخێنە سەر میزەڵانێک و دەیگوشین ئەوە قەبارەی گازەکەی ناوی بە شێوەیەکی بەرچاودا دەبەسێت و بچووک دەبێتەوە. جا لەبەر ئەوەی پەیوەندی نێوان قەبارە و پەستانی گازەکان پێچەوانن ئەوە پەستانی ئەو گازەی قەبارەکەی بچووک دەبێتەوە بە ڕێژەیەکی بەرچاو زیاد دەکات. هەر بۆیە میزەڵانیش لەژێر کاریگەری بەرزبوونەوەی ئەم پەستانەدا دەتەقێت. زانای بەناوبانگی ئیرلەندی ڕۆبەرت بۆیل لە ساڵی 1662 زاینیدا تایبەتمەندیەکانی مادەی لە دۆخی گازیدا دیاری کرد.
کریستاڵ چۆن بەرهەم دەهێنرێت؟ لاپەڕا 77. کریستاڵەکان لە ناو سروشدا لە دۆخی ڕقیدا و بە جۆرەها شێوە دەبینرێن. زۆربەی هەرە زۆری مادە ڕقەکان لە شێوەی کانزا و کریستاڵدان. لە توانەوەی شەکردا دەتوانین بەڕوونی کردداری بوون بە کریستاڵ ببینین. ئەگەر شەکر بکەینە ناو هەندێک ئاوەوە و ئەوە شەکرەکە دەست دەکات بە توانەوە و تێکەڵەی شەکر و ئاو دروست دەبێت. ئەگەر دواتریش ئەم گیراوە تێکەڵەیە تاکو پلەی کوڵام بکوڵێنین، ئەو کاتە ئاوەکە دەست دەکات بەبوون بە هەڵم. تێکەڵەکە تا دێت بڕی ئاوەکەی کەم دەبێتەوە و لەبارە تازەکەیدا بڕێکی زۆرتر لە شەکر لە خۆی دەگرێت. لە کۆتاییدا ئاوەکە بە تەواوەتی دەبێت بە هەڵم و ئاو و شەکرەکە بە تەواوەتی لێکجیا دەبنەوە. لە دوای ئەمە شەکرەکە دەبێت بە کریستاڵ. شێوازی بەرهەمهێنانی کریستاڵ تا ڕادەیەکی زۆر هاوشێوەی ئەم کارلێکەیە. ئاوێنە چۆن دیمەنەکان دەشکێنێتەوە؟ بەپەڕی ئەم کتێبەشەوە کە لەم کاتەدا سەیری دەکەیت، ڕووکەشی هەموو ئەو شتانەی کە لە دەوروبەرماندان ڕووناکی دەدەنەوە. بەڵام چونکە هەندێک لە شتومەکەکان بە ڕێژەیەکی زۆر چاڵیان تێدایە، تیشکەکان بەرەو خاڵی جیاجا بڵاو دەکەنەوە و ڕێک نابن. بەڵام ئاوێنە تیشکەکە بە شێوەیەکی تەریک بوو ڕێک و پێک تیشک دەداتەوە و بەم جۆرەش دیمەنێکی درەوشاو ڕوون لەو شتەی بەری دەکەوێت دەدات بەدەستەوە. یەکەم وێنەی فۆتۆگرافی کەیگیرا لاپەڕا 79. وەک زانراوە یەکەم وێنەی فۆتۆگرافی لە ساڵی 1826دا لەلایەن زانای فەڕەنسی جۆزێف نیپسێوە گیراوە. ئەم سیستەمە سەرەتاییەی لە سندوقێک لە تێکەڵەیەکی قوڕقشم و تەنێکی دەوردراو بە قیر و پەنجەرەیە کە دیمەنەکەی دەدا بەناوەوە دروست کردبوو. ئەو کاتە وێنەگرتنێک 8 کات ژمێری پێدەچوو. لە دواتردا لە نێوان ساڵەکانی 1830 بۆ 1840دا شێوازی نوێ وێنەگرتن هاتەکایەوە. ئەم فۆتۆگرافانە کە لەسەر زیو گیرابوون بە داهێنانی فەڕەنسیەکان و ئینگلیزەکان هەژمار دەکرێن. لە ساڵی 1886دا زانای ئەمریکی جۆرج ئیستمان کامێرای مارکەی کۆداکی دروست کرد کە بە چینی فیلمی کامێرا کاری دەکرد. ئاژەڵی چامیلیۆن چۆن نێچیرەکەی دەگرێت؟ لاپەڕا 8. ئاژەڵی چامیلیۆن کە جۆرێکی مارمێلکەیە، یەکێک لەو گیاندارانەی کە لە ناو دارەکاندا دەژی و بە گوێرەی ڕەنگی ئەو شوێنەی کە تێیدایە و کاریگەری ڕەنگەکانی دەوروبەری ڕەنگی پێستی دەگۆڕێت. کاتێک کە تووڕە دەبێت یان تووشی دڵڕاوکە دەبێت، دەتوانێت ڕەنگی خۆی بگۆڕێت و خۆی لە دژمنەکانی بشارێتەوە و لە بەرچاویان ون ببێت. تەنانەت هەندێکیان لە کاتی بێزاریاندا دەتوان ڕەنگی خۆیان بگۆڕن بۆ ڕەش. ئاژەڵی چامیلیۆن کاتێک ڕاو دەکات سەرەتا نێچیرەکەی گەمارۆ دەدات و بە شێوەیەکی بێدەنگ و لەسەر خۆ دەوەستێت. لەم کاتەدا چاوەکانی ئاژەڵی چامیلیۆن بە جیا کار دەکات و وێنەی نێچیرەکە دەگرێت. دواتر ئاژەڵی چامیلیۆن نێچیرەکەی لە پڕێکدا بە زمانی دەگرێت، بە جۆرێک کە نێچیرەکەی دەرفەتی دەرباز بوون و هەڵەهاتنی بۆ نامێنێتەوە. بۆچی لە کوژاندنەوەی ئاگردا گازی دووەم ئۆکسیدی کاربۆن بەکاردەهێنرێت؟ لاپەڕا 81. بۆ گڕگرتن و سوتاندنی هەر شتێک پێویستمان بە ئۆکسجین هەیە. دووەم ئۆکسیدی کاربۆن بە شێوەیەکی گشتی لە ئۆکسجین قورسترا. کاتێک کە دووەم ئۆکسیدی کاربۆن دەکەین بەسەر ئاگردا، چینێک لە نێوان پڕیشکی ئاگرەکە و هەوادا دروست دەکات. لە سای ئەم چینەوە بەریەککەوتنی نێوان پڕیشکی ئاگرەکە لەگەڵ هەوادا دەپچڕێت. پڕیشکەکە کە چیدی ناتوانێت بگات بە ئۆکسجین کە بۆ سوتانەکەی پێویستی پێی هەیە، ناتوانێت چیدی درێژە بدات بە سوتانەکەی. بەم شێوەیەش دەتوانین زاڵ ببین بەسەر ئاگرەکەدا و بیکوژێنینەوە. دۆزینەوەی ئەم تایبەتمەندیەی دووەم ئۆکسیدی کاربۆن بووەتە هۆی ئەوەی کە لە بوتڵی ئاگرکوژێنەرەوەکاندا بەکار بهێنرێت. ئەم هەڵبژاردنەش لەگەڵ ئەوەی لەسەر تایبەتمەندی کوژانەوەی ئاگرەکە بەندە، لەسەر ئەوەش بەندە کە دووەم ئۆکسیدی کاربۆن بە شێوەیەکی ئاسان دەچێتە دۆخی شلی و شل دەبێتەوە و دەتوانین بوتڵەکانی پێپڕ بکەین. زەیتون بۆچی خواردنێکی پەرج و ئاسایە؟ لاپەڕا 82. ئەو کەسانەی کە داری زەیتون دەڕوێنن بەلایەنی کەمەوە دەبێت هێندەی درەختی زەیتون پشوو درێژ و ئارامگر بن. ئەو تەمەنەی کە بۆ درەختی زەیتون دیاری کراوە نزیکەی 1000 ساڵ دەبێت. درەختی زەیتون یەکەم بەری میوەی خۆی لە تەمەنی 7 بۆ 8 ساڵیدا دەگرێت. لە تەمەنی 35 ساڵیشدا بۆ یەکەم جار میوەی پێگەیشت و دەگرێت. لەو هەموو تایبەتمەندیە لە ژمارە نەهاتووی درەختی زەیتون کۆمەڵێک لە سوودە پەرج و ئاساکانی بریتین لەوەی ڕێگە دەگرێت لە گیرانی بۆڕیەکانی خوێنمان و هەڵگری ئەو مادانەیە کە ڕێگری دەکەن لە توشبوون بە شێرپەنجە. هەرسکردن ئاسان دەکات و بۆ بەگەنجیمانەوەی پێستمان و درێوشانەوەی قژمان یارمەتیمان دەدات و قەبزی ناهێڵێت و وا دەکات کە ڕیخۆڵەکان کارەکانی خۆیان بە ڕێک و پێکی بکەن و ڕۆڵی کاریگەر دەگەێڕێت لەوەی کە فشاری خوێنیشمان لەژێر کۆنتڕۆڵدا بمێنێتەوە. باڵندەکان بۆچی کۆچ دەکەن؟ لاپەڕا 83. باڵندە کۆچەریەکان هەموو ساڵێک بەرەو شوێنە جیاوازەکانی دنیا کۆچ دەکەن. ئەمەش بە پێی لەباری کەش و هەوا و ئاسان دەستکەوتنی خۆراک لە شوێنێکەوە بە شوێنێکی تر دەگۆڕێت. ڕاستتر وایە بڵێین
ئەم باڵندانە کۆچیان پێدەکرێت چونکە بەدیهێنەری بەتوانە کە زانایە بە پێداویستی سەردەم بە دیهاتوەکانی خۆی زانیاری پێویستی دەربارەی ئەم کۆچە ساڵانەیە لە گشت باڵندە کۆچەریەکاندا جێگیر کردووە. بێگومان مەحاڵە بتوانین کۆچی زستانەی باڵندەکان بەرەو ناوچە گەرمەسێرەکان بدەینە پاڵ ژیری خۆیان، چونکە دەزانین چەندین خێزانی باڵندە، ئاوی و مەل و قاز و قوڵینگەکان و زۆرێک لە باڵندەکانی تر کۆچەرین و بەپێی ڕەوشی هاوینە و زستانە ژیانیان لە نێوان ناوچە سارد و گەرمەسێرەکاندا بە کۆچکردن بەسەر دەبن. ئاسن بۆچی ژەنگ دەهێنێت؟ لاپەڕا 84. ئەو ئاسنانەی کە بۆیە نەکراون ئەگەر بۆ ماوەیەکی دوور و درێژ لە شوێنێکی شێداردا دابنرێن ئەوە دەبینین کە لە سەریان تۆزێکی ڕەنگ قاوەیی پەیدا دەبێت. بەم دیاردەیەش دەڵێن ژەنگهێنان یان یەکگرتنی ئۆکسجین و ئاسن لەگەڵ یەکدا لە ناو کەشێکی شێداردا. باشە، ئەم ژەنگهێنانەی ئاسن کە دەبێتە هۆی ڕزینی چۆن بەسەر مادەیەکی ڕەقی وەکو ئاسندا ڕوودەدات؟ ئێمە دەتوانین وشەی ژەنگهێنان بەم شێوەیە کورت بکەینەوە. ژەنگهێنان بریتیە لە یەکگرتنی ئۆکسجین و ئاسن و دروستکردنی تێکەڵەیەک یان مادەیەکی یەکگرتووی نوێ لە ئاکامی ئەم یەکگرتنەوە. شێداریەکی زۆر لەو شوێنەی کە ئاسنی تێدا هەڵگیراوە دەبێتە هۆی خێرابوونی کردداری ژەنگهێنانەکە. لەبەر ئەوە ئەگەر ئاسن بۆ یاغ بکرێت ئەوە دەتوانرێت ڕێگری بکرێت لەبەر یەککەوتنی لەگەڵ هەوا و ئاودا. بەم شێوەیە دەتوانرێت پێش بە ژەنگهێنانی ئاسنەکە بگیرێت. چ ماسیەک بەهێزترین هێزی کارەبایی هەیە؟ لاپەڕا 85. بەهێزترین ماسی کە دەتوانێت ڤۆڵتەیەکی گەورە و بەهێز لە کارەبا دروست بکات بریتیە لە مارماسی. ئەو ئەندامەی مارماسی کە کارەبا بەرهەم دەهێنێت لە لاولەشی خۆیدایە و لە هەزارەها خانەی کارەبا دروستکەر پێکاتوە. ئەم خانانە لە ناو سکی ماسیەکەدا لە شێوەی پلاکدا یەک بە دوای یەک ڕێزیان بەستووە و دانراون. ئەگەر بێت و لێک کاتدا ئەو کارەبایی کە هەڵی گرتووە خاڵی بکاتەوە ئەوە کارەباییەکی زۆر بەهێز دروست دەبێت. بە جۆرێک کە سەرجەمی ئەو کارەبایە بریتیە لە 500 ڤۆڵت کارەبا. تەنانەت هەندێک لەم ماسیانەی کە کارەبا بەرهەم دەهێنن بینراوە کە سەرجەمی ئەو کارەبایی بەرهەمی هێناوە بریتیە لە 650 ڤۆڵت لە کارەبا. بڕی ئەو تەزوەی کە ئەم ماسیە بەرهەمی دەهێنێت 2 ئەمپێرە کە بۆ ئیشپێکردنی تەلەڤیزۆنێک بەش دەکات و بگرە زیادیشی هەیە. ئەم ماسیانەی کە خاوەنی ئەو هێزە کارەبایان ئەم هێزیان بۆ کاتی ڕاوکردن بەکاردەهێنن یان کاتێک خۆیان لە دژمنەکەیان دەپارێزن. بەم تەزووی کارەبایە سەرەتا نێچیرەکەیان ئیفلیت دەکەن، دواتریش دەیان خۆن. هەندێک جاریش بۆ ئەوی دژمنەکانیان دوور بخەنەوە ئەم کارەبایە دەخەنە گەڕ. ئایا ڕۆکی مێروخۆر هەیە؟ لاپەڕا 86. گوڵی خۆر و گوڵی ڤینۆز لە ڕووەکە مێروخۆرەکانن. ئەم جۆرە ڕووەکانە لە خاکە لاواز و بێپیتەکاندا دەڕوێن. خاکی ئەو ناوچانەی کە ئەم جۆرە ڕووەکەیان لێ دەڕوێت لە ڕووی کازا خۆراکیەکانەوە هەژارن و بڕی پێویست بۆ گەشەی خۆراکی ئەم ڕووەکانە بەرهەم ناهێنن. هەر بۆیە ئەم جۆرە ڕووەکانە بە جۆرێک بەدیهێنراون کە لە توانایاندایە مێرووەکان بخەنە داوی خۆیانەوە و بیان خۆن. گەڵاکانی گوڵی خۆر چەسپایی و دڕکاوین و هەر شتێکیان بەربکەوێت یەکسەر پێیانەوە دەنووسێن. هەرچی گوڵی ڤینۆسیشە خاوەنی توانایەکی ناوازەیە لە ڕاوە مێروودا. لە سایە ئەم بەدیهێنانە ناوازەیە لە داوی ئەم جۆرە گوڵانەدا مێرووەکان بەگەڵا و ڕووکاری ئەم گوڵانەوە دەنووسێن و ناتوان خۆیان ڕزگار بکەن. ئەم گوڵانەش لە ڕێی دەردانی چەند ترشە مادەیەکی کیمیاییەوە کە لە پێکاتەی سروشتیاندا هەیە ئەو مێروانە دەتوێننەوە کە لە داوەکانیان گیر دەبن و پێکاتەی لەشیان لە کردداری پیتاندنی تۆیەکانیان بۆ جێبەجێکردنی زیندە چاڵاکیەکانیان بەکاردەهێنن. بۆچی شێوەی ددانەکانمان جیاوازە؟ لاپەڕا 78. شێوەی ددانەکانمان لە ددانێکەوە بۆ ددانێکی تر جیاوازی بەسەردا دێت چونکە ئەرکی هەریەکەکان لەوی تریان جیاوازی هەیە. ددانەکانی پێشەوە کە ددانە بڕەڕەکانمانن و وەکو ئامێرێکی بڕین وهان بۆ بڕین و لەتکردنی خۆراک بەکاردێن. کەڵبەکانیش کە بریتین لە ئەو ددانانەی کە لە لای ددانە بڕبڕەکانمانەوەن ئەرکی سەرشانیان ئەوەیە کە ئەو بابەتە خۆراکیانە پارچە پارچە بکەن کە ددانە بڕەڕەکانمان دەیان بڕن. ددانە هاڕەڕەکانیش ئەو ددانانن کە لە پشتی پشتەوەن و بەکاردەهێنرێن بۆ هاڕێن و جوینی خۆراک. گورچیلەی دەستکرد چۆن کار دەکات؟ لاپەڕا 88. گورچیلەی دەستکرد کاری پاڵاوتنی خوێن ئەنجام دەدات و بەم کردارەش دەوترێت کردداری پاڵاوتن. یاخود دەیلەزە بەم ئامێرە لەو کەسانە دەبەسترێت کە گورچیلەیان بەباشی ئیژ ناکات تا ڕۆڵی گورچیلا ببینێت. کانۆلایەک دەخرێتە ناو خوێنبەری نەخۆشەکە و ئەم کانۆلایەش خوێنەکە دەگوازێتەوە. لەسای ئەم سیستەمەوە ئەو کاری پاڵاوتنەی کە گورچیلە ناتوانێت بیکات ئەم ئەنجامی دەدات. ئەم ئامێرە مادە سوود بەخشەکانی ناخوێن دەگەڕێنێتەوە بۆ ناخوێنەکە و مادە بێسوودەکانیش دەپاڵێوێت و وەکو پاشەڕۆیەک دەیکاتە دەرەوە. دوای ئەوەی خوێنەکە لە پاڵاوتن لێ دەبێتەوە دەگەڕێتەوە ناو دەستەی نەخۆشەکە.
لە ماوەی ئەم پرۆسەیەدا خوێنەکە دەبێت نزیکەی 20 جار بەناو ئامێرەکەدا تێپەڕ ببێت کە سەیری کاری ئەم ئامێرە دەکەین تێدەگەین کە گورچیلا چ کارێکی مەزن ئەنجام دەدات. بۆچی کۆمپیوتەر لە کاتی ئیشکردنیدا دەنگەدەنگ دەکات؟ لاپەڕاش تاونۆ. کۆمپیوتەر لە بەشەکانی وەکو شاشە و کەیس و تەختە، کلیل و ماوس پێک دێت. ئەو وزە کارەباییە کە بۆ کۆمپیوتەر پێویستە بەشە هەرە زۆرەکەی لە سوورەکانی ناوکەیسدا بەکاردەبرێت. بەهۆی ئەم بەکاربردنەی کارەباوە بە پێی کات ڕێگە خۆش دەکات بۆ گەرمبوونی سوورەکان و ئەو مادانەی کە دەکرێت بسووتێن و بە ئاسانی و گڕ بگرن. بە مەبەستی ڕێگەگرتن لەم جۆرە ڕووداوانە لە بەشێکی کەیسەکەدا کە بەڕووی دەرەوەدا کراوەتەوە پانکەیەکی بچووکی لێ دەبەسترێت کە لە پەروانەیەکی بچووکی سووڕاوە پێکاتوە. ئەم پانکەیە ڕێگە بۆ هاتوچۆی هەوا لە دەرەوە بۆ ناوەوەی کەیسەکە خۆش دەکات و ڕێگەش بۆ دەرچوونی ئەم گەرمیە خۆش دەکات کە لە ناو کەیسەکەدا دروست بووە. بەم شێوەیە ڕێگری دەکرێت لەو مەترسیانەی کە بەهۆی گەرمبوونی سوورەکانەوە دەکرێت ڕوو بدات. ئەو دەنگەش کە لە کاتی ئیشکردنی کۆمپیوتەردا دەردەچێت دەنگی ئەم پانکەیەیە. ماسی فێڵباز و گوڵاڵەی دەریا چۆن یارمەتی یەکتر دەدەن؟ لاپەڕانەوەت. بینینی ئەو هاوکاریە کە لە نێوان ماسی فێڵباز و گوڵاڵەی دەریادا هەیە زۆر جێگەی تێڕامانە. کاتێک کە ماسی فێڵباز حەزی لە خواردنێک دەبێت و لە چاو ددانەکانیدا کەمێک بە گەورەی دەزانێت بۆ گوڵاڵەی دەریای دەبات و داوای یارمەتی لێ دەکات. گوڵاڵەی دەریاش ئەم خواردنە دەکات بە چەند پارچەیەکی بچووکەوە بۆ ماسی فێڵباز. دواتر چی؟ دواتر ماسی فێڵبازیش بەشی سەرەوەی گوڵاڵەی دەریا پاک دەکاتەوە. بەم شێوەیە لە سایە ئەم سیستەمەی کە بەویستی خوا کار دەکات یەکێک لەم لایەنانە سکی خۆی پڕ دەکات و یەکێکیشیان پاک دەبێتەوە. بۆچی خوێ دەکەینە ناو چێشتەکانمان؟ لاپەڕانەوە تو یەک. خوێ بریتیە لە پێکاتەیە کە لە توخمی سۆدیۆم و کلۆرپێک دێت. ئەو سۆدیۆمەی کە لە ناو خوێدا هەیە پێویستە بۆ هەڵمژینی شەکرە سادەکان و ترشە ئەمینیەکان کە بناغەی دروستبوونی کاربۆهیدرات و پرۆتینەکانن. لەبەر ئەم هۆکارەی ئەگەر خوێ نەبێت ئەوە ئەو مادە خۆراکی گرنگانە ناچنە ناو خوێنەوە و بەبێ ئەوەی لە ناو ڕخۆڵەکانیشدا هەڵبمژرێن فرێت درێنە دەرەوە و بەم جۆرە مادە خۆراکە گرنگەکان بەفیڕۆ دەچن. واتە ئەو خوێی کە لە ڕواڵەتدا بۆ چێژبەخشین بە خۆراکەکانمان بەکاری دەهێنین ئەرکی ئەوەی لەسەرە کە مادە سوودبەخشەکانی ناو خواردنەکەمان بخاتە ناو خوێنمانە. بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە بەکارهێنانی خوێی دەرەکی هەتا دەکرێت کەم بکەینەوە چونکە زۆر بەکارهێنانی خوێ زیان بە تەندروستیمان دەگەێنێت. بۆچی زەردەخەنە بکەین؟ لاپەڕانەوە تو دوو. زەردەخەنە بریتیە لە ئاماژەیەک کە جەستەمان ئاسوودە دەکات و هەندێک لە دەردراوەکانی ناوجەستەمان زیندوو دەکاتەوە و وا دەکات کە بەرامبەر بە نەخۆشیەکان زیاتر هەست بە بەهێزی بکەین. چونکە زەردەخەنە هەستێکی ئەرێنیە و لێکۆڵنەوە زانستیەکانیش ئەوەیان دەرخستووە کە هەستە ئەرێنیەکان کاریگەریان لەسەر چاکبوونەوە و سەلامەتیمان هەیە و هەستی ئومێد لە مرۆڤەکاندا بەهێز دەکەن. لەگەڵ هەموو ئەمانەشدا وەک دەبینین کەوا ئەوانەی خاوەن هەستی ئەرێنین لە دروستکردنی پەیوەندیدا و لە ژیانیاندا زۆرتر سەرکەوتوو دەبن. هەست و هەڵسوکەوتی ئەرێنیانە بە کلیلی پەیوەندیەکانی مرۆڤدا دەندرێت. زەردەخەنەیەکی دڵسۆزانە لەوە دەچێت دەرگای دڵی کەسێکمان بۆ بکاتەوە. پێغەمبەری ئازیزشمان فەرموویەتی کەوا زەردەخەنە چاکەیە. لەسەر و ئەمانەشەوە ئەو زەردەخەنەی کە بە چاکە هەژمار کراوە بۆ بەجێهێنانی تەنها پێویستمان بە جوڵاندنی 17 دانە لە ماسوولکەکانی ڕوخسارمان هەیە. لە بەرامبەر ئەمەشدا بۆ ئەوەی ڕوخسارێکی خوێن سارد و مۆنمان هەبێت دەبێت ژمارەیەکی زۆرتر لە ماسوولکەکانی دەموچاومان بەکاربهێنین و وزەیەکی زیاتر بەکار ببەین. گێزەر چۆن کار دەکاتە سەر ئاستی بینینی چاوەکانمان؟ لاپەڕانەوە تو سێ. لە ناو گێزەردا مادەیەک هەیە کە پێی دەوترێت بێتا کارۆتین کە دەبێتە هۆی پاراستنی توانای بینین بە شەو و تەندروستی چاو و سەلامەتی بینین. بێتا کارۆتین دوای ئەوەی لە ناو جگەردا دەبێت بە ڤیتامین ئەی لە کاتی بوونی بە مادەی ڕۆدۆپسیندا کە بۆ بینین لە شەودا پێویستە دەگوازرێتەوە بۆ سەرچینی تۆڕی چاو لە ناو چاودا. لەو شوێنانەی کە ڕووناکیان تێدا کەمە ئەم ڕۆدۆپسینانە دەبن بە هۆکاری بینین و بەهۆی ئەمانەوەیە کە دەتوانین ببینین. لەبەر ئەمەیە لە کاتی کەمی ڤیتامین ئەیدا لە شەواندا تووشی کێشە دەبین لە بینیندا و بەمەش دەڵێن شەوکوێری. ئەو دروستکارە گەورەیە ئەو دژە ئۆکسیدەی کە لە ناو بێتا کارۆتیندا داناوە ئەرکی ئەوەی پێبەخشیوە کە پارێزگاری بکات لەو ناوەندانەی بینین و ڕێگریش بکات لەو ناتەندروستیانەی کە بەهۆی پیریەوە ڕوو لە کەسەکان دەکەن. ئەسپەکان چۆن دەبینن؟ لاپەڕانەوە 2-4. وتراوە کە چاوی ئەسێب بە جۆرێک دەتوانێت هەر یەکێکیان بەجیا و لە یەک کاتدا بەکار بهێنێت. بە جۆرێکی دێکا دەتوانین بڵین کە هەر یەکێک لە چاوەکانی ئەسێب دەتوانێت شتێک لە هەمان کاتدا بە شێوەیەکی جیا و سەربخۆ لەوی تر ببینێت.
ئەم بارودۆخەش وا دەکات ئەسپەکان لەسەر لاو لە پێشەوە و لە دواوە ببینن. ئەو چاوانەی کە لە هەردوو لای سەرەوە دانراون هەر یەکەیان دەتوانێت بە گۆشەیەکی نزیکەی 160 بۆ 170 پلە ببینن کە هەردووکیان دەکەنە 320 بۆ 340 پلە بینین. بەراورد بە مرۆڤەکان مەودایەکی فراوانتر دەبینن. ئەم بارودۆخەوا دەکات ئەسپ سەری بە شێوەیەکی ڕێکوپێک بۆ پێشەوە بگرێت و ڕووی لە پێشەوە بێت و جگە لە بەشی پشتەوەی خۆی هەموو ئەو شتانەی تر کە لە دەوروبەریدان ببینێت. ئەسپەکان کە دەیانەوێت شتێک بە جوانی ببینن ڕویان دەکەنە ئەو شتە و بۆ لای ئەوی دەگەێڕن و دەتوانن لە دووری جیاجیاوە سرنجیان لەسەر ئەو شتە ورد بکەنەوە. بۆ ئەم سرنجدانەش ئەسپەکان تەنها پێویستیان بەوە هەیە سەریان بۆ خوارەوە یان بۆ سەرەوە بەرز بکەنەوە. لە سایە ئەمەوە ئەگەر شتەکە زۆر دووریش بێت بە ڕێکوپێکی دەچێتە سەر تۆڕی چاو. لە سای ئەم تایبەتمەندیە و بەهرە بەکەم و کوڕیەوە ئەسپەکان دەتوانن دووری ئەو بربەستانەی کە دەبێت بەسەریدا باز بدەن و ئەو خاڵانەی کە دەبێت بازی بۆ هەڵدەن بە باشی ئاسانی جیا دەکەنەوە. کەرەستەی سیرامیکی چۆن دروست دەکرێت؟ لاپەڕا 95. سیرامیک بە هونەری دروستکردنی دەفر و سینی و هاوشێوەکانیان لە کەرەستەی ناوماڵ دەوترێت بە بەکارهێنانی جۆرە قوڕێکی تایبەت لە ناو فڕندا سوور دەکرێتەوە بە مەبەستی ڕقبوون و خۆگرتنیان. بنچینەکانی ئیشی سیرامیکی لەگەڵ دروست دەبێت. ئەو قوڕێکە لەگەڵ دروست دەبێت بە کاریگەری شێوازی سوڕانەوەی ئامێری تۆڕ نەبێت یان بە کاریگەری شێوازی خستنە ناو قاڵبەوە بێت دەتوانرێت ئەو شێوازە مەبەستەی پێ بدرێت کە دەمانەوێت. بەم جۆرە ئەو شێوە شمەکە جیاوازانە دوای وشکبوونەوەیان دەخرێنە ناو فڕنەوە و سوور دەکرێنەوە. دوای ئەوەی هەر کەرەستەیەک بە پێی جۆری ئیشەکەی توێژاڵ یان جەلاتینی بەسەردا دەدرێت و پێیدا دەپۆشرێت. پاشان دووبارە دەخرێتەوە ناو فڕنەکەوە و سوور دەکرێتەوە. لەسەر شتومەکە سیرامیکیەکان ئەو نەخش و نیگار و شێوانەی کە دەمانەوێن دەتوانین بیان کێشین. بۆ ئەم کارەش یان دوای یەکەم سوورکردنەوەی لە ناو فڕنەکەدا یان دوای داپۆشینی بە جەلاتین و توێژاڵ دەتوانین ئەو بابەتی ڕازاندنەوە و نەخش و نیگارانەی کە دەمانەوێت لەسەریان بکێشین. ئاسمان بۆچی گرمەگرم دەکات؟ لاپەڕا 96. گرمەگرمی ئاسمان یان گرمەگرمی هەور بەو دەنگە دەوترێت کە دوای ڕوودانی هەورە بروسکە گوێمان لێ دەبێت. ئەو تەزوە کارەبا بەهێزەی کە دەبێتە هۆی دروستبوونی هەورە گرمە و هەورە بروسکە هەتا ئەو جێگەی کە تیشکی هەورە بروسکەکە پێدەگات بە شێوەیەکی بەهێز هەواکەی چواردەوری بۆ ماوەیەکی کورت گەرم دەکات. لە ئەنجامی ئەم گەرمبوونەی هەواکەدا گەردیلەکانی هەوا لە ناکاو فراوانبوونێک بە خۆیانەوە دەبینن. هەوا فراوان بووەکە بە خێراییەکی بەرچاو بەرەو ناوچەیەکی تر دەست دەکات بە بڵاوبوونەوە کە هەواکەی ساردترە. لە ئەنجامی ئەم جوڵانەوەی کە لەناو هەوادا ڕوودەدات گرمەگرمی ئاسمان یان هەورە گرما دەویسترێت. لێدانی دڵ چییە؟ لاپەڕا 97. لێدانی دڵ بریتیە لە ژمارەی ئەو جارانەی کە دڵ لە خولەکێکدا خوێن بۆ ئەندامەکانی لەش هەڵدەدات. واتە لێدانی دڵ بریتیە لە خێرایی دڵ. دڵمان لە هەر ترپەیەکیدا هەندێک لە خوێن دەکاتە ناو خوێنبەرەکانمان. خوای گەورە تایبەتمەندێکی وای داوە بە خوێنبەرەکانمان کە نەرمن و توانای نیشتانەوەیان هەیە. بەهۆی ئەو خوێنێک کە هاتووەتە ناو خوێنبەرەکانمانەوە فراوانبوونێکی بەرچاو لە ناو خوێنبەرەکانماندا ڕوودەدات و دواتریش دەچنەوە سەردۆخە کۆنەکەی خۆیان. ئەم فراوانبوونەش لەو شوێنانێک کە خوێنبەرەکان لە پێستمانەوە نزیکن وەک مەچەک و قۆڵ و لاڕان و ناوچاوان و لاپێ دەتوانرێت هەستی پێ بکرێت. لێدانی دڵ دەتوانێت ئەم زانیاریەمان لەبارەی خێرایی دڵ و هەم زانیاریمان لەبارەی چۆنیەتی کارکردنی دڵمانەوە پێ بدات. لە کەسێکی تەندروستدا لێدانی دڵ لە کاتی پشوودا 60 بۆ 100 جار لە خوڵەکێکدایە و بە تێکڕایی لێدانەکانی دەبێت 70 لێدان بێت لە خوڵەکێکدا. بۆچی کاتێک دەچینە شوێنێکی تاریک بۆ ماوەیەک دەوروبەرمان نابینین؟ لاپەڕا 98. کاتێک لە تاریکیەوە بۆ ناو ڕووناکی دەچین یان لە ڕووناکیەوە بۆ تاریکی دەچین گونجانی چاوەکانمان لەگەڵ بارودۆخی تازەدا پەیوەندی بە خانە هەستەوەرەکانی ناوچاومانەوە هەیە کە ناویان ڕۆدۆپسین و خانە قوچەکیەکانە. ئەو خانانەی کە پێیان دەڵێن خانە قوچەکیەکان لە شوێنی ڕووناکدا و ئەوانەشی کە پێیان دەڵێن ڕۆدۆپسین لە شوێنی تاریکیدا ئەرکی بینینیان دەکەوێتە سەرشان. کاتێک سەرەتا لە شوێنێکی ڕۆشنەوە دەچینە شوێنێکی تاریک هەموو لایەک بە تاریکی دەبینین و تەنها دوای ماوەیەک دەتوانین دەوروبەرمان و شتەکانی دەوروبەری خۆمان بەچاو هەست پێ بکەین. چونکە تیشکەکە لە پڕێکدا کەمی کردووە و ئەو خانە قوچەکیەی کە لە ناو ڕووناکیەکەدا کاریان کردووە ماوەیەکی دەوێت هەتا ئەرکی بینینەکە دەدەن بەو خانانەی کە ناویان ڕۆدۆپسینە و لە تاریکیدا توانای بینین بە مرۆڤ دەبەخشن. ئالەم کاتێدا هەموو شوێنێک بۆ ئێمە تاریک دەردەکەوێت بەڵام دوای ئەوەی ڕۆدۆپسینەکان دەچنە سەر ئەرکەکانیان چاوەکانمان دەست دەکەن بە بینینی دەوروبەرمان و لەسەر بینین ڕادێن لە ناو تاریکیدا. کاتێکیش لە تاریکیەوە دەچینە ناو ڕووناکی ئەم جارە هەموو شتەکان زۆر بە ڕووناکی دەبینین.
بەڵام دوای ئەوەی کە خانە قوچەکەکانمان دەچنەوە سەر ئەرکەکانیان ئەم بارودۆخە دەست دەکات بەڕێک بوونەوە و چاک دەبێتەوە. ئایا ئارەقە بۆنی ناخۆشی هەیە؟ لاپەڕەنەوە دوونۆ. خوای گەورە لە ناوجەستەماندا لە هەر سانتیمەتر چوارگۆشەیەکدا بە نزیکەی 100 دانە لە 2.5 ملیۆن دانە ئارەق ڕژێنانەی ناوجەستەمانی داناوە. ئارەقەکردنەوە کردارێکە لە ڕێوە پلەی گەرمی لەشمان لەو پلێدا دەهێڵێتەوە کە پێویستە و تەندروستیمان پێدەبەخشێت. کاتێک دەچینە شوێنێکی گەرمەوە دەستەمان بۆ ئەوی لە پلەی گەرمی هاوسەنگی خۆیدا بمێنێتەوە هەندێک میکانیزم دەخاتە گەڕ لەگەڵ ئەو سیستەمەی کە وەک گەرمی پێ و کار دەکات تاوەکو پلەی گەرمی لەش هاوسەنگ ڕابگرێت. ئەو ئارەقەی کە لە بارودۆخی ئاسایی دەبۆنی نییە بە تێکەڵبوونی لەگەڵ دەردراوی ڕژێنی دیکەی پێست و ئەو بەکتریایانەی کە بە شێوەیەکی ئاسایی لە پێستماندا هەن بۆنی ئارەق دروست دەکەن. مرۆڤەکان بەگشتی بەهۆی بۆنەکەیەوە لە بۆنی ئارەق بێزاری دەردەبڕن و سکاڵا کارن، تەنانەت هەوڵی بنبڕکردنی ئارەقەکردنەوەش دەدەن. ئەمە لە کاتێکدایە ئەو بەرهەمە جوانکاریەی کە بۆ نهێشتنی بۆنی ئارەق بەکاری دەهێنن دەبێتە هۆی داخرانی کونی ئارەقە ڕژێنەکان. ئەمەش دەبێتە هۆی مانەوەی ئەو مادە زیان بەخشانە لە ناو لەشماندا کە دەبێت لە ڕێگەی ئارەقکردنەوە لە لەشمان دەربچن. ئەمەش ڕێگە بۆ زیان گەیاندن بە لەشمان خۆش دەکات. باشترینی سەلامەترین ڕێگە بۆ دەربازبوون لە بۆنی ئارەقی لەشمان ئەوەیە زوو دەستەمان بشۆین و خۆمان پاک بکەینەوە. بە پێچەوانەوە ئەگەر چەند جارێک دوا بە دوای یەک ئارەقە بکەینەوە و خۆمان نەشۆین ئەوە ئەو مادە ژەهراویە کە لەگەڵ ئارەقەدا لە لەشمان دەردەچێت ڕەنگە لەلایەن لەشمانەوە دیسان هەڵبمژرێتەوە لەبەر ئەوەی ئارەقەکردنەوە میکانیزمێکی بەرگری کردنە. هەوڵدان بۆ ڕێگریکردن لە ئارەقەکردنەوە زیان بەخشە و بەتایبەت لە ڕۆژانی مانگەکانی هاویندا زیانەکانی زیاد دەکات. بۆچی لە هەندێک فۆتۆگراف و وێنەدا چاوەکانمان سوور دەردەچن لاپەڕە 101. ئەو چاوانەمان کە لە هەموو ڕوویەکەوە بێکەم و کوڕین لە چینی جیاجیا دروست بووە. لە نێوان ئەمانەشدا لەسەر چینی تۆڕی چاو و سپێنەی چاوماندا خوێنبەرێکی زۆر هەن. هەر بەم هۆیەشەوە کاتێک کە وێنە دەگرین و هەندێک تیشک دەگاتە ئەم چینانە و دەبێتە هۆی ئەوەی چاوەکانمان لە هەندێک وێنە سوور دەربچن. ئەو کاتانەی کە چاوەکان لە وێنەکاندا سوور دەردەچن بەگشتی لە وێنانەدایە کە لە شوێنێکی نیمچە ڕووناک یان نیمچە تاریکیدا دەیانگرین. ئەو بەشەی چاومان کە ئەرکی ڕێکخستنی بڕی ئەو تیشکە ڕووناکیە لەسەر شانە کە دەچێتە ناو چاومانەوە پێی دەڵێن بیلبیلەی چاو. کاتێک ڕووناکیەکە کەمە بیلبیلەی چاومان فراوان دەبێت تاکو بەشێکی زیاتر تیشک بێتە ناو چاومانەوە و بە شێوەیەکی باشتر دەوروبەرەکەی خۆی ببینێت. لەم کاتەشدا کە کامێرای وێنەگرتنەکەش فلاش لێ دەدات دەبێتە هۆی ئەوەی ڕێژەیەکی زۆر لە تیشکی ڕووناکی بچێتە ناو چاومانەوە. ئەو چینەی کە چاومان خوێنبەرەکانی لەسەر چڕ بووەتەوە کاتێک ئەم تیشکە زۆرە لە ڕووناکی پێدەگات دووبارە دەیگەڕێنێتەوە و بەم شێوەیەش چاوەکانمان لە ناو وێنەکەدا سوور دەردەچن. ئەو کامێرای وێنەگرتنانەی کە پێش فلاش لێدان ڕووناکیەک دەدەنەوە دەتوان ڕێگە لەم حاڵەتانە بگرن. لە ئەنجامی بەرکەوتنی تیشکی ڕووناک بیلبیلەمان بچووک دەبنەوە و دەبێتە هۆی ئەوەی ڕێژەیەکی کەمتر لە ڕووناکی بچێتە ژوورەوە. بەم شێوێژ لە کاتی فلاش لێداندا بە ڕێژەیەکی زۆر لە تیشکی ڕووناکی ناچێتە ناو چاومانەوە و چاومان بە ڕەنگی سوور دەرناچێت. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات.